قەڵەو بێت لەبەرەوەی ئەگەر سەیرێکی کەین سەیری ئەم داتایەکەین ئەمە لە ژۆرنەڵێکی عالمیا بڵاو بۆتەوە سیرکەین لە ئازاری پشتەوە لە سەوفانی جونگەکانەوە لە مشکلەی زرا و بەردی زرا و لە ڕەبۆ لە جەڵتەی مێشک جەڵتەی دڵ نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن بەرزەی پەستانی خوێن هەندێک جۆری شێرپەنجە وەکو پرۆستات و شێرپەنجەی پرۆستات و شێرپەنجەی پەنکریاس و شێرپەنجەی کورچی لەو هی هێلکەدانیش و لەگەڵی شاسوورێنچک و ئەمانە کۆڵۆن و ئەمانە سی کراوە هەمووی ئەگەر ئەم خەتە سوورە ئەیبینین خەڵکی قەڵەوە لێرەیە دوای باسیەکەی بە کێوتێ قەڵە و بە کێوتێ کێشی زیایی هەیە خەتە شینەکان کێشی زیایە ینی ئەگەر سەیرێکی کەین سەیرێکین فەرقەکە زۆر زۆرە لەبین حتا لە بینی قەڵە و کێش زیایە ئینجاوەرە لە بینی قەڵە و یەکێک کە کێشی تەندروست بێ ینی ئەگەری ڕوودانی ئەم هەموو نەخۆشیێکی ئێستا باسمان کرد هەمووی لە ئینسانی قەڵەوە زۆر دووهێندە و سێهێندە زیاتر ئەبێتەوە ینی حتا نەخۆشی شەکرە کە ئێستا یەکێکە لە نەخۆشی زۆر زۆر باوەکان کە زۆر زۆر کەسان لە کۆمەلگا پێوەی ئەناڵێنن طبعا بۆچی ینی طبعا میکانیزمی نەخۆشیەکە چیە ئەگەر نەچینە زۆر قوڵاییەوە بەس بەڕاستی یەک کێشەمان هەیە لە قەڵەویە کە خانە چەورەکان زۆر زۆر ئەبن لەگەڵیشە هاوکردن دروست ئەەکەن چکە جەماعەتێ مادەی کیمیایی ئەڕێژن خانە چەورەکان کە نامێ بچمە تەفاسیلە طبێکەوە بەس ئەم مادە کیمیایەکان ئەم مادە کیمیانی کە لەلایەن خانە چەورەکانەوە ئەڕێژرێن تا چەند ئەم خانە چەوریانە زۆر بێکەواتە ئەو مادە کیمیانی کە هاوکردن دروست دەکەن زیاترن بۆیە ئەم هاوکردنە ئەبێتە هۆیەوەی کە چەوری لەژێر پێستا زۆر زۆر بنیشە و دیسانەوە لەسەر جگەر لەسەر پەنکریاس لەسەر هەموو ئەو ئۆرگانە ئەو ئەندامە مهمانەی کە جسمی ئێمە لەسەری بەندە بۆیە سەیرەکەین لەو کەسانی قەڵەوەن تووشی شەکرە ئەبن بۆچی لەبەری پەستانێکی زۆر ئەکەوێتە سەر پەنکریاسیان بە جوانی ئینسۆلین دەرنایە یان بۆ نمونە زۆربیان چەوری سەرجگەریان هەیە لەبەرەوەی ئەنزیمی جگەریان بە مەزبوطی ینی بەرزە ینی ئەوە هاوارکردنی جگەرە لەبەرەوەی چەورێکی زۆر زۆری بەسەر ناتوانێت ئیشەکانی خۆی بکات ئەمە وەکو بینیمان ینی ئەگەر لەم ڕسمە سێرێکین سێکین خواردنێک کە کالۆری زۆرە یان کە کاتێ ئێمە ئەڵێن خواردنی کالۆری زۆر چییە هەر کەسێ بە پێی جسمی خۆی پێویستیەکی ڕۆژانەی هەیە کاتی ئێمە بە مەدای مەسەن ساڵێک بە مەدای 3 مان 6 مان هەر خواردنێک هەموو ڕۆژە خواردنێک زیاتر ئەخۆینەوەی کە جسممان پێویستێتی جسمی ئێمە وەکو چەوری وەکو ینی ئەو ئینەرژیە ئەو وزە زیایە ئەکات بە شێوەی شکلی خانە چەورەکان و کۆی ئەکاتەوە لە لەشی ئێمەیە بۆچی ئەمە کۆی ئەکاتەوە بۆی لە کاتی برسێتیا پەنای پێبەرێ یان دوای باسێکی لە هەندێک جۆری پلانی خواردنە کە ئێستا ئێمە زۆر باوە و زۆر دانین بۆ کەسەکان ئەحتیما دەکاتە سەر ئەو چەوریانەی کە کۆمان کردوێتەوە جسمی ئێمە بۆ ئەوەی لە کاتی برسێتیا بەکاری بێنین طبعا لە ساڵانی پێشووە ئەگەر ئێستا ئەمە زۆر زۆر مەسەلەن سەبەبی ئەم مەسەلەن سەبەبی نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن ئەبرایەوە بۆچی بۆ چەوری ئەمە پۆینتێرێک هەڵبژێرم طبعا ئەبرایە بۆ سەبەبی چەوری مەسەلەن ئەیانوە ئەگەر خواردنی بێ چەوری بخۆی بۆ نمونە چیانەوە مەسەلەن لە ڕێژیمەکانە زیاتر برنج بە بێ چەوری لێ ئەنرا مەسەلەن یعنی کاربۆیدرێت باوەسی خۆ بوو بیخۆی بەس چەوری و کەم کردایەتەوە بەس ئێستا لە داتا تازەکانە ئەڵێن نەخێر سەبەبی ڕئیسی بۆ توشبوون بە نەخۆشیە زۆربەی نەخۆشیە درێژخانەکان لەوانە مەسەن نەخۆشی دڵ و لولەکانی خوێن لەوانە هەندێک جۆری شێرپەنجە و لەگەڵی شاقەڵەوی ئەگەڕێتەوە بۆ دووشت کە پێوترێ ژەهرە سپێکە چییە؟ شەکر و خوێیە کە ئێمە باسی شەکر ئەەکەین مەسەن زۆر کاتیش لە مەسەن لە کلینیک یان لە خستەخانە کە پێیان ئەڵێن مەسەن شەکر کەمکەرەوە کەسەکەەوە ئەزانی بەس و شەکرێ ئیکاتە چاوە یعنی زۆر بێڵێ من بۆ نمونە لەوانێ مانێ بێ ساڵێ بێ شەکری تەرک کردبێ بەس دوایی باسی ئەەکەین ئێمە شەکری شاراوەمان زۆر زۆر هەیە لە خواردنە ئەنی زۆر خواردنمان هەیە کە دوایی ئەبێتەوە بە شەکر لە خوێنە بۆی ئەبێ ئێمە حسابی ئەوانە هەمووی بکەین ئەین تەنها ئەوە نیە ئەو شەکرە سپێکە لەسەر مێزدانێتەوە بەکارینێنی خواردنەکانی تریش کە ئەبنەوە بە شەکر بە سەریعی ئەبێ هەرکەمیان کەیتەوە طبعا نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن تقریبا بە لە سەبەبی لە 40 مردنی عالەمدا ئەندرێت
اینجا بزین ئەمە ڕەتی چییە بەوەی کە ئێمە باسیەکەین بۆچی نەخۆشی دڵ و لولەکانی خوێن ڕەتی هەیە بە خواردنەوە یاخود بە قەڵەویەوە بۆ لەبەرەوەی ئێمە یەک هۆکارە گرنگەکانی توشبوون بە نەخۆشی دڵ و لولەکانی خوێن چیە یەکەمیان قەڵەویە دووەمیان جوڵەی کەمە سێمیان جگەرە خواردن چوارەمیان چەوری خوێنی خراپ پێنجەمیان بەرزەپەستانی خوێن و شەشەمیان شەکری جۆری دوو ئەمانە هۆکاری توشبوونن بە نەخۆشی هۆکارە گرنگەکانی توشبوون بە نەخۆشی دڵ و لولەکانی خوێن کەواتە هەمووی ئەمانەی کە وتمان بە هەمووی بە قەڵەوی و کەم جوڵان و حتا زەخت و شەکرەشەوە هەمووی ڕەتی هەیە بە قەڵەوی و بە خواردنەوە ینی خواردن یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی توشبوون بۆ نەخۆشیانە بە نەخۆشی شەکرە و نەخۆشی پەستانی خوێنیش ئەگەر باسێکی سەریعی ئەوەی کە بڵین قەڵەوی چ تەئسیرێ ئەکاتە سەر جەستەمان طبعا قەڵەوی لە مێشکەوە بیگرە تا ئێسکەکانمان تا جونگەکانمان هەمووی تەئسیری تێکە ئەگەر بزانین نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن قەڵەوی وا ئەکا ئێمە بەرگری جەستەمان بۆ هۆرمۆنی ئینسۆلین هەبێ وا ئەکا کە پەستانی خوێنمان بەرز بێ وا ئەکا کە تووشی شەکرە بین وا ئەکا کە چەوری خوێنمان بەرز بێتەوە وا ئەکا ئەگەری توشبوونمان بە جەڵتەی دڵ و مێشک زیاتر بێ هەروەها وامان لێ ئەکا ئەگەری توشبوونمان بە هەندێک جۆری شێرپەنجە زیاد ئەکا وەکو شێرپەنجەی مەمکوو هی ڕەحم و هی کۆڵۆن و هی جگەر و پەنکریاس و ئەمانە هەروەها نەخۆشی سیەکان لەوانە مەسەلەن ئەو کەسانی کە هینیان هەیە ئەوەی هەناسەتونیان هەیە لە کاتی خەوە ینی ئۆکسسیجین بە تاوتی ناچێ بۆ خانەکانیان لە کاتی خەوە ئەوانەی ڕەبوو علاقی هەیە بە قەڵەویەوە هەناسەتونی دەگەڵیان نەخۆشیەکانی جگەر زۆر ینی قەڵەوی هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی جگەر و زراو لەوانە بەردی زراو لەوانە تەشەموعی کەبەدی پێ ئەڵێن لەگەڵ بە مۆمبوونی جگەر یاخود چەوری سەرجگەر ئەمانە هەموو هۆکارن کە قەڵەوی تەئسیریان تێکە سەوپانی مەسەن جونگەکان ئازاری پشت و ئازاری جونگەکان هەوکردنی جونگەکان ئیلتیهاباتی پەنکریاس ئەمانە و لەگەڵیشیان ناحیە دەرونیەکەی زۆر گرنگە ینی زۆر بەمان ئیحتیمامی پێناین بەڵام قەڵەوی سەبەبێکی زۆر سەرەکیە بۆ دڵەڕاوکێ بۆ قەلقی بۆ کە ئابە لەبەر ئەوە یعنی زۆر گرنگە کە زیاتر ئیحتیمامی پێ بەس طبعا خەبەرە خۆشەکە ئەوەیە قەڵەوی شتێکە کە خۆمان دروستمان کردو پێڵەن مانمەیت ینی یەک شتێکە بەهۆی سەبەبی خۆتەوە دروست بووە لەبەرەوە نەهێشتنی یاخود ئەوەی کە مثلەن چۆن بتوانانی قەڵەوەکەت نەهێڵی هەر لەژێر دەستی خۆتایە ئەوە ئەگەڕێتەوە بۆ خۆت و ئیرادەی خۆت طبعا ئێمە ئەگەر باسی کێشی تەندروست بکەین کێشی تەندروست چییە لە کۆنا ئێستاش ینی زۆربەی کات ئێمە حسابی BMI ئەکەین BMI چییە کێش بۆ باڵا بەتوانی دووە ئەگەر ئەم ڕێژەیە لە خوار 18.5 ینی لە بینی 18.5 هین بوو ئەگەر لەسەر و 18.5 بێ تاکو 25 ئەمە ئێمە پێڵەن کێشێکی تەندروستی هەیە ئەگەر لە خوار 18.5 بێ پێڵەن کێشی کەمە بۆ باڵای ئەگەر لە بینی 25 بۆ 30 بێ پێڵەن کێشی زیایی هەیە ئەگەر ئەم ڕێژەیە کە باسمان کرد لە ئاستی قەڵەویە بێ قەڵەوی 3 دەرەجەی هەیە لە سەر و 30 بێ پێڵەن قەڵەوی کوشندەمان هەیە کە ئەخیر دەرەجەی قەڵەویە کە کاتێک BMI ئەو کێش بۆ باڵا بەتوانی دووە لە چل زیاتر بێت طبعا سیرەکەین لە کاتی قەڵەوەیەکەیە ینی لايف expectancy چییە ینی ئەوەی کە درێژی تەمەن لەو کەسانی کە قەڵەون بە 3 ساڵ بە بەراورد لەگەڵ یەکێکی کێشی تەندروستا کەمە بێتەوە لەو کەسانی کە لە ئاستی قەڵەوی کوشندەیان 8 بۆ 10 ساڵ کەمترە لەو کەسانی کە کێشی تەندروستیان هەیە طبعا ئێستا لە زانستی تازەیە ئێمە زۆر اعتماد ناکەینە سەر BMI یاخود کێش بۆ باڵا یعنی ئەگەر حسابی کێشکەین بە پێی باڵا بۆچی لەبەرەوەی ئەمە لە زەرری ئەو کەسانەیە کە ماسوولکەیان زۆرە ینی مەسەڵەن توانین دوو کەس بێنین ئەینەن کێشیان هەبێ بەس لەوانەیە یەکێکیان کێشی تەندروست بێ ئەینەن کێش و باڵایان هەبێ لەوانەیە یەکێکیان پێی بڵین ئەمە جسمی تۆ زۆر تەندروستە یەکێک پێی بڵین نا تۆ کێشی زیاد هەیە چوری زیاد هەیە بۆچی لەبەرەوەی ئێمە ئێستا احتیماد وەکوتمان ناکەینە سەر کێش احتیماد دەکەینە سەر چەوری ژێرپێس ڕێژەی سەدی چەوری ئەوە لای ئێمە مهمە وەکوتمان لەوانەیە بۆ نمونە کەسەکە دوو کەسەکە ئەینەن
کێش و باڵیان هەبێ بەس یەکێکیان ڕێژەی چەورەکەی لە حەدی نۆرمەڵ زیاترە بەس یەکێکیان بە ماسوولکە ئەو کێشەی زیایە لەبەرەوە کاتە ئەوەی کە بە ماسوولکە کێشە زیایەکەی هەیە ئەو کێش لە کێشێکی تەندروستە پێویست بە دابەزاننی کێش ناکات لەو حاڵەتەیە یا مەسەن خەڵکمانەی ماسوولکەی زۆر بێهێزە یعنی ئەوە بەو تەکنیکە دیاری ئەکرێ جیهازێکە لەسەر تەکنیکی بایۆئلکتریکال ئیمپیدنس ئیژەکە پێڵێن بادی کۆمپۆزیشن ئەنەلایزەر ئەمە ڕێژەی چەوری ژێرپێستەکەمان بۆ دەرەخان بادی کۆمپۆزیشن ئەنەلایزەر چۆنی ئیژەکە ئەمە نمونەی تەقریری یەکێکە هێناومانە ناوەکەمان لا بردووە بە جیازی بادی کۆمپۆزیشن ئەنەلایزەر کە چەکمان بۆ کردوتەوە سیرمان کردووە مەسەن ئەمە پیاوێک بۆ خۆی ڕێژەی چەوری ژێرپێست لەما لە سای 8 بۆ لە سای 20 اعتیادیە ئەمەیە کەچی ئەم لە سای 28.3 یعنی کەواتە ڕێژەی چەوری زیایەی لە سای 8 زیاترە لێرەشە چیمان پێ ئەڵێ لێرەیە تەوزیعاتی چەورێکەمان پێ ئەڵێ کە لە کوێی لە منتیقی سنوورگیا کۆبۆتۆ لە دەستیا چەنە لە قاچیا چەنە ئەمە بۆ فۆلۆئەپ ئێمە زۆر ئیستیفادەی لێکن لەگەڵیشە حەرقی جسم و ڕێژەی ئاو و ڕێژەی ماسوولکەکانمان پێ ئەڵێ طبعاً ئەم تەکنیکە بەپێی چی ئەو خوێندنەوەیمان بۆ ئەکا بەپێی تەکنیکی پێوترێت بایۆئلکتریکال ئیمپیدنس بایۆئلکتریکال ئیمپیدنس چیە ئلکترۆن کە ئەچیتە سەر جیازەکە ئلکترۆن ئەنێرێ بۆ جسم ئلکترۆنەکە خێرایەکی ئەگۆڕێ لە پێکهاتە جیاوازەکانە مەسەن لە ماسوولکە خێراییەکی هەیە لە چەوریا خێراییەکی هەیە لە ئاوا خێراییەکی هەیە بەپێی ئەوە دیاری ئەکا کە ڕێژەی چەوری و ماسوولکە و ئاوچەنە لە لەشی ئەو کەسەیە و مقارنەشێکە بە نۆرمەڵ بەپێی تەمەنی خۆی گۆڵد ستاندەرد بۆ یعنی حسابکردنی ڕێژەی چەوری ژێرپێست و ئەمانە چییە نوع تەکنیکێکە کە ئەمە ئیتر لە ساعت 100 دقیقە هیچ مەجالێکی تیانە بەس ئەم جۆرە پێوتری هایدرۆستاتیک وین لەژێر ئاوا کێش و پێکهاتەی جسمی کەسەکە دیاری ئەەکەی بەس ئەمە عادەتەن لەبەری زۆر گران ئەکەوێ زیاتر لە هینە هەیە یعنی لە مختبەراتی زانکۆجیهانەکانە هەیە کە مەسەن بۆ ریسێرچ و ئەوانە بەکاری هێنن بەس ئەگینە ئەوەی کە بەکاربێ لە ئێرە یعنی لە زۆربەی وڵاتان و لە ئێرەشە ئەم بادی کۆمپۆزیشن ئەنەلایزەرە طبعاً ئێمە بە شکلێکی ئام باسیکەین چکە هەندێک کەس هەیە دایمە بۆ ئەناڵێنێ سووتانی جسمی خاوە طبعاً ئێمە چەند فاکتەرێکمان هەیە کە تەسیرە کات سەر سووتانی جسم لەوانە تەمەن جۆری خۆراک ئەو وەرزشەی کە ئیکا پێکهاتەی ماسوولکەی لەشی کەسەکە جینات فاکتەرێکی زۆر سەرەکیە و لەگەڵیشیا خوددەکان و لەگەڵیشیا جەندەر یعنی مەسەن کەسەکە ئافرەتەیە خود پیاوە عادەتەن لە پیا و حەڵقی جسمەکە زیاترە لە بەرەوەی ماسوولکەکانی زیاترن ئەجا با بەسەریعی بینە سەر باسی جۆرەکە پلانە باوەکان یعنی کە ئەوەی کە ئێستا خەڵک تەطبیقیەکە بۆ کێشدا بەزانن بۆی زۆر لەسەری نەڕۆین و ئێوەش بتوانن پرسیارەکانتان بکەن طبعا ئەو پلانە زۆر باوەکان چییە پلانی ئەتکینزە پلانی کیتۆیە پلانی سیامی متقەطعە خود پێڵێن ڕۆژی بچڕ یاخود پلانی میدیتێریەن دایەتە کە ئەوە وەکو عیلاجی نەخۆشیش بەکارێنی خاستن بۆ کەسانی بەرزەبەستانی خوێنیان هەیە لەگەڵ یا پۆرشن کۆنترۆڵ یعنی ئەتوانی خواردنەکان هەمووی بخۆی بەس کەمیەت کۆنترۆڵکەی بەپێی ئەوەی جسمە ئیسووتێنێ دانەدانەین باسییانەکەین بەڵام لە بیداتە ئەمێ شتێک بڵێم هەموو جۆرە پلانێک ئەگەر کەسێ لەسەری بڕوا ئیسیفادەی لێ ئەکا طبعا ئەو پلانەی عادەتەن ئێمە وەکو دکتۆرەکانی تەغذیە ئێمە قەرار لەسەر پلانی خواردن ئەین لەسەر چه ئەساسێ لەسەر ئەساسی بۆ نمونە پێکهاتەکەی جسمی لەسەر ئەساسی چەند فەحسێکی خوێن لەوانەیە پێویست کا بۆی بکرێت بۆی بزانین ئایا ئەمە زیاتر لەگەڵ مەسەلەن فەحسەکانی چەوری خوێنە فەحسەکانی شەکلی تەراکمیە یعنی بۆی لەسەر ئەساسی ئەو خواردنەکانی بۆ دیاریکەی بزانی ئەمە بەکام پلانە باشترە و لەگەڵیشیا شێوازی ژیانی کەسەکە خۆی یعنی ئەبێ تۆ ئەو پلانی کە بۆی دائنی لەگەڵ شێوازی ژیانی کەسەکە شاڕێ بکە ئەوە نییە مەسەلەن من پێی بڵام ئەوە بخۆ ئەوە مەخۆ کە ناتوانێت تەطبیقیکە ناتوانێت جێبەجێکە و ناتوانێت نەتیجەی هەبێ لەبەر ئەوەی یعنی بۆیە ئێمە پێڵێن تەیلەر مەیدا یعنی پلاندانان بۆ کەسێک ئەبێ وەکو چۆن قاتێک ئەچی بۆ لای خەیات بۆ بدرێ ئەبێ واهی بێت لەبەر ئەوەی مەسەلەن لەوانەیە پلانێ بۆ من باش بێت بتوانم لەگەڵ شێوازی ژیانمان ڕێکەوم ڕێکەوێت لەگەڵ پێکهاتی جسممان ڕێکەوێت بەس لەوانەیە شێوازێکی ژیانی تر بۆ یعنی جۆرە پلانێکی تر بۆ تۆ ئیستیفادەی هەبێ طبعا ئێمە کە باسی وەزن دابەزان ئەکەین کێش دابەزان ئەکەین ئەبێ بیرمان لای خەیاڵمان لای شتێک بێت بەڕاستی تۆ کە پلانێک تەطبیقەکەی ئەبێ تەنها
ئیسیفادەکەی بۆ کەمەرە نەبێت ئەنی ئێمە دایمەواڵین ئەبێ ئیسیفادەکەی لە مێشکەوە بۆ قاچ بێ ینی وەکو چۆنەڵێ ئەبێ ئیسیفادەکەی بۆ هەموو گیان هەموو جەستت ئیسیفادەی لێکا نەک ڕاستە کەمەرتی پێ بچوت بێتەوە بەس لەو سەر شتێکی تر تیاڕووبات لەبەرەوە بێ زۆر ینی ئیحتیمام بەوە بین ینی زۆر کەسمان هەیە لە پڕێکا خۆی بەبێ هیچ پرسیارێ لە بە کەسێ بە هیچ شتێک ئەچێتە سەر پلانێکی زۆر قاسی و تەطبیقیەکە لەوانەیە ئەوە کەسەکە زۆر مشکلێتیا دروست بێ زۆر نەقسی ڤیتامینات و کانزایتیا دروست بێ هەندێشتی تر ڕووبات بەس تۆ ئەوە ئەگەر بەپێی ئەوەی کە لێکۆڵینەوە بەپێی شێوازی ژیانی خۆت و بە پرسی سپۆرێک بێت تەکید ئەو ئاڕازانە زۆر بۆ خراپێ ڕوونایەت. طبعا لە زانستی تازەیە وەکوتمان لە بیدایە تا ئەو ساکە ئەیان وت مەسەرەن هەر تۆ چەوری کەم کەرەوە ئیتر کێشدا ئەبەزەیە خود هەر مشکلە چەوریە کە لە خواردنا هەبێت ئێستا لە زانستی تازەیە بەڕاستی ئەمە زۆر یعنی ڕاست نییە بەلایەوە بەس بەپێی زۆربەی داتاکان ئەمە شتێکی ڕاز نییە لەبەر یەکشت لەبەر ئەوەی ئەو کاتانی کە خەڵکەکان چەوریان لا ئەبر لە خواردنەکەیانە هاتن کاربۆیدرێتیان زۆرە کرد کە ئەمە زەرێکی زیاتری لێیان ئەگەری توشبوونی شەکریان بۆ زیابووە نەخۆشی دڵیان بۆ زیابوو چکێمە وتمان یەکێ لە فاکتەرە سەرەکیەکانی توشبوون بە نەخۆشی دڵ و لولەکانی خوێن شەکر و خوێیە لەبەر ئەوە یعنی ئەبێ ئاگامان لێبێ ڕاستە چەوری خراپیش مەسەن تو خواردنی سوورە و کراویەکێکە لە خواردنە خراپەکان بەس یعنی ئێمە چەوری باشیشمانەیە کە لەشمان پێویستێتی خانەکانی مێشکمان پێویستێتی لەبەرەوە بێ ئیحتیمام بین بە چەوری باشیش لە خواردنەکانمانە هەبێ. یەکەم پلان حەزەکەم باسیکەم پلانی ئەتکینزە. پلانی ئەتکینزە گەر بە شکلێکی ئەم باسیکەین طبعا ئەمە لەلایەن دکتۆرێکی دڵەوە داهێنراوە ئەم پلانی ئەتکینزە لە ساڵەکانی 1960 ئەم لەم پلانەیە بە مەراحلە يعني ئێمە تقریبا 4 مرحلەمان هەیە لە مرحلەی یەکەمە ئێمە پرۆتینات هەر خواردنێ پرۆتینی تیابێ عادەتەن زیاتر هێلکە و مەسەن گۆشت و مریشک و ماسی و ئەمانە لەگەڵ سەوزە گەڵا سەوزەکان ئەوانەی کە کاربۆیدرێتیان زۆر کەمە لە مرحلەی یەکەما زیاتر کەسەکە احتیمال دەکاتە سەر ئەو خواردنە. دوای لە مرحلەی دووەمیە کە وردە ئەمە تقریبا مرحلەی یەکەم ئەتوانێت چەند هەفتەیەک لەسەری بێت 2 بۆ 3 هەفتەیە لەسەری بێت. دوای لە مرحلەی دووەمە هەموو ڕۆژێ نزیکەی 5 گرام لە کاربۆیدرێت زیادەکە مثلا ئەم ڕۆژ یەکەم 5 گرام کاربۆیدرێتم زیادکە ڕۆژی دووەم ڕۆژی سێم یەکەم بە 15 گرام لە خواردنەکەمە. طبعا ئەوە ئەبێ داتایەکی لا یعنی بێ بە خشتە بێلات بێ بە ڕسم بێلات بێ بزانی کە خواردنەکان چەند کاربۆیدرێتی ئەنتیا بۆ ئەوی کە بتوانی ئەم تەنسیقە بکەی ئەمە وردە زیایکەی. لە مرحلەی سێمە کە گەشتینە ئەوەی کە مثلا کاربۆیدرێتمان وردە زیاتر لە مرحلەی سێمە ئیتر کە نزیک بووینەوە لە کێشە نمونەیەکەمان وای لێ ئەکەین لەو بۆ نموناگەر لە ئاخری مرحلەی دووەمە گەشتینە ئەوەی کە مثلا 100 گرام کاربۆیدرێتمان زیاد کردووە لە مرحلەی سێمە هەموو هەفتەیە دەی زیادکەین یعنی بێ بە 100 اینجا هەفتەی دوای ئەوە بێ بە 120 ئاواهی تۆزێ ینی وردەکاریە ئەمە بەس ئەبێ کەسەکە شارەزا بێ لە پێک هاتە خۆراکێکار یعنی ئەبێ بزانێت کامە پرۆتینە کامە چەوریە کامە کاربۆیدرێتە خواردنەکان چەندیان کاربۆیدرێتیە بۆ ئەوی بتوانێت ئەم پلانە تەطبیقکە. لە مرحلەی چوارەمیش نزیکە بینەوە لە ئەوەی کە ئەو کەسە يعني ئەو کەسە وای لێە معلومات پێ ئەکا لە سەر جەستەی خۆی کە بتوانێت کە بزانێت جەستەی چەند تحملی چەند کاربۆهیدرێت ئەکا لە ژەمەکەیە هەبێت. طبعا لەم پلانی ئەتکینزەیە وەرزش شتێکی مهم نییە ینی کەسەکە توانێت کێشیشی دابەزێنێ وەرزشیش نەکە هەر وەکو چۆن لە پلانی کیتۆشە واهیە بەس ئێمە دائیمەن بۆ کەسانی کە کێشیاندا ئەبەزێنن دایمە حەزەکەین وەرزش بکەن هەرچەنە مەسەن شەر نییە وەرزشەکە قورس بێت مەسەن شەر نییە لەوانەیە ڕۆشتنێک بێت بەس حەزەکەین وەرزش بکە بۆ یەکەم ئەگەر لەبەر قەڵەوێ یەکیان لەبەر دابەزانی کێشەکەش نەبێ چکە ئێمە ئەزانین دابەزانی کێش لە سا 70 بۆ 80 بە خواردنە لە سا 20 بۆ 30 بە وەرزشە. ئەگەر کەسەکە کێشیشی دانە بەزێ بە وەرزشەکە بەس هیچ نەبێ وای لێت کە کەسەکە نەفسیەن مرتاح هەبێ سایکۆلۆجی زۆر مهمە و لەگەڵیشیان ناهێڵێ محسوولکەکانی زۆر بکێتەوە لەبەر ئەوە ینی ئێمە ئیسیفادەی وەرزش سووری خوێنی چالاک ئەبێ ینی ئیسیفادەکانی تری زۆر زیاترە لەوەی کە بەس تەنیا لەوەیە کورتیکەینەوە بڵێن کێشدا ئەبەزێنێ. طبعا لە پلانی ئەتکینزە جەماعەتی ئیسیفادەمان هەیە کە وەزنێکی باشدا ئەبەزێ کەسەکە حەزی بۆ خواردن کەم ئەبێتەوە چونکە ئێمە ئەزانین پرۆتین کە زۆر لە خواردنە هەبێت
پرۆتینەکە یەکەم هەستی تێری زیاکە درەنتر برسیت ئەبێتەوە و دووەم هەر بۆ هەزمکردنی پرۆتین خۆی وزەیەکی زیاتری ئەبێ لە شەکر و کاربۆیدریت لەبەرەوە خۆی مێتابۆلیزمەکە تۆزی سەریعتر ئەکات بۆیە یعنی بە پلانێکی باشدا ئەنێن مشکلەکانی ئەوەیە لە بیدات لە هەموو ڕێجیمێکە لە زۆربەی ڕێجیمەکانە ئێمە مشکلەی ئەومان هەیە کە مەسەن کەسەکە هەستەکە بێتاقەتە بێهێزە مەسەڵەن سەری گێژە خوا لەوانەیە خەوی تۆزێ تێکچێ بەهۆی پلانی ئەتکێنزەکەەوە لەوانەیە تۆزێ ئینێرجی کەم بێتەوە هەست کات کە تۆزێ ناڕەحەتی بۆ دروستە بێ بۆ هەرسکردن ینی ئەم شتانە ڕوئەیە بینە سەر پلانی کیتۆ پلانی کیتۆ ئەتکین زۆر کەس لیان تێک ئەچێ بەیەکەوە ئێمە لە پلانی ئەتکینزە پرۆتین زیاد ئەکەین احتیمادی ڕئیسیمان لەسەر پرۆتینە وردە وردە کاربۆیدریتی بۆ زیاد ئەکەینەوە لە مەراحلەکانی ئەخیرە بەس لە پلانی کیتۆیە ئێمە احتیمادی ڕئیسیمان لەسەر چەوریە لەسەر چەوریەکانە بەس ئەبێ ئێمە بیرکەینەوە لەوەی ڕاستە لە پلانی کیتۆە هەموو جۆرە چەوریەک بۆت هەیە خۆی بەس ئێمە نامانەوێت کیتۆیەک بکەین کە لێرەوە مەسەڵەن ڕاستە کێشمان دابەزێنێ بەس لەو سەرەوە چەوریەکانی خوێنمان بفرێنێت لەو سەرە یوریک ئەسیدمان بفرێنێت لەبەرەوە تۆ کاتێک کە قەراری کیتۆئی باشترە جەماعەتی فحوصات هەیە مثلا فحسی ئەنزیمی جگەر فحسی چەوریەکانی خوێن فحسی یوریک ئەسید فحسی هەندێک جار پێویستمان بە ئینسۆلینە هەندێک جار پێویستمان بە ئەنزیمەکانی جگەر باسمان کرد و فحسی گورچیلەکان یعنی ئەمانە لەوانەیە پێویستمان بێ پێشەوە تۆ دەستکەی بە کیتۆ بۆچی لەبەر ئەوەی هەر چه فحسێکمان لەم فحستانە بۆردەلاین بێ ئێمە بێ فۆلۆ ئەپی بکەینەوە لەوانەیە پێویستکە دوای مانێک بیکەینەوە لە کیتۆکە ئەو فحسە بکەینەوە بزانین ئایا بەرەو زیاد چووە ئایا کەم بۆتەوە چۆن ئەبێ لەبەر ئەوەی عنی کیتۆ لەبەر ئەوەی پلانێکی تازەیە شتێک نییە خۆت هەڵەیتە ناوی ینی باشترە لەژێر ڕێنماییە بکرێت باشترە فحسەکانت بکەیت باشترە بزانی ئەمیدا ئەوەزی لە چییە لە ئاوە لە چەوریە لە چییە لەبەری ئێمە هەموو کێش دابەزانێک بەش کێشتا دابەزانێکی تەندروست نازانین ئللا ئەبێت بزانین کە ئەو کێش دابەزانە ئەو کێشەی کە تۆ داوبەزانۆ لە چەوری داوبەزانە چکە مازانین لەوانەیە لە ئاویش بێ بۆ نمونە مەسەن پلان هەیە کەسەکە بە 2 هەفتە لەوانەیە 4 کیلۆ 5 کیلۆ دابەزێ بەس ئەم 4-5 کیلۆ هەمووی لە چەوری بووە لەبەر ئەو کاتە چێکی یەکەینەوە بە دیکۆمپۆزیشن ئەنالایزەرەکەی کە لە یەکەم جارە باسمان کرد ئەو جیهازە کە بزانین ئایا چەوریەک بەڕاستی ئەمەی کە دابەزیێت چکە ئەو پێمانەڵێت ئەگەر ئەوەی دابەزی بێ لە چەوری بێت یاخود ئەوەی دابەزی بێ لە ئاو بێ یاخود لە ماسوولکە بێت طبعا ئێمە بمانەوێت نەمانەوێت لە کاتی دابەزاننی وەزنە تۆ لەوانەیە ئەگەر ریاضی بەقوتکردنی ماسوولکەکان نەکەی بەشێک ماسوولکەش لەدەست بێ ینی بە هەیکەلی جسمە بە عامەتەن لەدەست ئەی بەس مهم وایە تۆ نەهێڵی زۆر لە ماسوولکە لەدەست بێ مهم وایە تۆ وا بکەیت کە زۆرترین ئەوەی دائەوەزیت لە چەوری بێت لە کیتۆیە تقریبا لە 70 بۆ 75 ئەو وزەی وەریەگرێ بێ لە چەوریەوە بێ بەس بیرمان نەچێ ئێمە وتمان چەوری باشەیەکێ پرسە بڵێ چەوری باش چییە چەوری باش ئەوەیە پێڵێن چەوری ئەنساتوریتد چەوری ناتێر چەوری ناتێر وەکو لە ئەڤۆگادۆیە هەیە وەکو لە چەرەساتەکانە هەیە وەکو لە زەیتەکانە هەیە یعنی زەیتی زەیتون زەیتی کونجی زەیتی ئەڤۆگادۆ زەیتی گوێزی هەند لە دەنکەکانە هەیە دەنکەکان دەنکی کونجی مەسەلەن لە ماسیە هەیە ئەمانە هەمووی چەوری باشیان هەیە مەسەڵ ڕاشی هەر چەوری باشە لەبەری لە ئەگەر بە باش دەردروستکرێت بە زەیتی زەیتون و کونجیە کە هەردووکیان چەوری باشن عنی لەبەر ئەوە ئەمە چەوریە باشەکانە ئەی باشە چەوریە خراپەکان چییە یاخود چەوری مشەبع چییە کە ئێستا تۆزە لە زانستی تازای ئەم شتانە تەغییری تێکراوە یعنی مەسەلەن لەوانەیە ئەوەی ساڵە لەمەوە پێشکە پسپۆرانی خۆراگەیانوت لەوانەیە ئەم ساڵ سەکی بڵێن ینی شتێکی نۆرمەڵە لە زانستی پزیشکیە چکە تا چەند ریسێرچ بکرێ شتی تازت بۆ دەرەکەوێ یعنی ئێستا دەریش کەوتۆ کە ئەو چەوریە تێرانەش ئەگەر بە ڕێژێکی دیاریکراو هەبێت و تۆ چەوریە ناتێرەکە زاڵکەی بە سەر چەوریە تێرەکە لەوانەیە چەوریە تێرەکە ئەو کاریگەرە نەرێنی نەبێ بۆ چەوری تێر لە چیا هەیە چەوری تێر لە پەنیرە هەیە لە گۆشت و مریشکە هەیە لە مەسەن لە چەوریەکانی گۆشت و مریشکە هەیە لە کەرەیە هەیە ئەمانە چەوری تێرن بەس کاتی ئێمە لە کیتۆیە ئەو خواردنانە زیاترین ئەبێ ئاگامان لێ بێت چەوریە ناتێرەکەمان زیاتر بێت لە چەوریە تێرەکەمان بۆ ئەوەی کە بە شێوەیەکی تەندروستانە بە شێوەیەکی باش کێشمان دابەزێت طبعا ئەوەی کە ریسێرچ پێمانەڵێ ئەوەی توێژینەوەکان پێمانەڵێن لەسەر کیتۆدایەت چکە بەڕاستی کیتۆدایەت ئێستا زۆر باوە ئەوەی کە
توێژینەوەکان پێمانەڵێن ئەوەیە یەکەمیان توێژینەوەیەکی کیتۆ دایەت پلانێکی تازەیە، یعنی زۆر ریسێرچی درێژخایانی لەسەر نییە، توێژینەوەی درێژخایانی زۆر لەسەر نییە. بۆ نمونە بزانین ئەگەر یەکێ 3 ساڵ لەسەر کیتۆ بێ یان ساڵی زیاتر لەسەر کیتۆ بێ ئایا ئەمە ماکەکانی چییە؟ لەبەر ئەوەی توێژینەوەی زۆر درێژخایانمان نییە، لەبەرەوە عادەتەن ئێمە بەعزە جارێ بۆ مودەیەکی کورتخایەن بەکاری ئەهێنن و ئەو کورتخایەنەش ئەبێ لەژێر چاودێریەکی زۆر وردا بێت. طبعا کیتۆ دایەت بەپێی زۆر لە توێژینەوەکان یعنی یارمەتی دەر بووە بۆ ڕەخستنی شەکری خوێن، بۆ کەمکردنەوەی پەستانی خوێن، بۆ کەمکردنەوەی چۆلیسیانی، بۆ بەرگری لەش بۆ ئینسۆلین، مەسەن لەو کەسانی کە بەرگری لەشیان هەیە بۆ ئینسۆلین، بۆ نمونە بۆ ئەو کەسانی بۆ ئەو ئافرەتانی تەکەیوسی هێلکەدانیان هەیە. ئەمە دەرێک کەوتۆ کە کیتۆ دایەت ئیستیفادەیەکی زۆر باشی لێ کردوون، ئیستیفادەیەکی زۆر باشیان لێ کردووە. تەسیرێکی باشی تری کیتۆ ئەوە بووە کە برسیان نەبووە، چکە زۆر خەڵکمان هەیە بۆچی ناتوانن کە ئەیان خێنە سەر ڕێژیم بۆ ناتوانن تەطبیقی کەن لەبەرەوەی برسیانە، بە مستەبری برسیانە. مەسەڵەن تۆ وەڵی ئەمە نە لەوە بخۆ ئەوە نە لەوە بخۆ ناتوانێت تەطبیقی کە، چکە یەکسەر چی لێداواکەڵە نا حەبێکم بەرێکە ئیشتیهام بگرێت. طبعا ئەو شتا کێکێتە لامان کە یەکەم شت ئەوەیە دکتۆرە توخوا شتێکم بەرە ئیشتیهام بگرێ، ئەمە خەبەرێکی زۆر ناخۆشە بەڕاستی. من دایمە پێشیان ئەڵێم ئەمە من زۆر دڵ ناخۆشەکە، چکە تۆ یەکسەر کێی داوای حەبێگەکەی کە داو بەزێنە تەکید بە ئەگەر من حەبەکەشە بۆ بنووسم دای کێشەکەشە دابەزێنێ تۆ لەوانەیە نەتوانی ئەم کێشە بهێڵیتەوە. دوای ئەوە سیرەکەی کەسەکەیەتەوە دیسانەوە وەزنەکەی زیاد کردوەوە یا خوددانی زیاتریشی زیاد کردبێتەوە، بۆ دەبێت ئەسڵەن ئەو کەسە ئیرادەی نەبووە خۆی وردە خۆی دابەزێنێ، کەسەکە هەر بۆ ئەو بۆی لە مودەیەکی کەما زۆرترین کێش دابەزێنێت و ئیتر دوای ئەوە طبعا دەزەکاتەوە بە خواردنێکی ناسەحی و ناتەندروست کێشەکەی دیسانەوە زیاد بێتەوە. لەبەرەوە زۆر شتێکی خراپە کە یەکسەر ئەچی داوای شتێکەکەی معدەت بگرێ. ڕاستە بەعزە جارێ خۆمان هەندێک کات بە پێویستی ئەزانین یارمەتی دەرێک هەبێ، تاوکەرێکی خۆراکی هەبێ کە یارمەتی دەربێ بۆ دابەزانی کێشی کەسەکە، یاخود بۆ نمونەیەکی خەریکە تووشی شەکرە ئەبێ، ئێمە بەعزە جارێ ئەمانەی بە سریعترین شێوە کێشی دابەزێ، چکە نامانێت کەسەکە تووشی شەکرە بێت، ئەمانەی بیگەڕێنینەوە کەسەکە نهێڵی تووشی شەکرە بێ. ڕاستە لەو حاڵەتە پێویستمان لە هەندێک حاڵەتە پێویستمانە کێشێکی سریع دابەزێ، بەس لە خەڵکی عامەیە یعنی گوناحە کەسەکە وا بیر کاتەوە، چکە ئەگەر ئێستا وا بیر کاتەوە کە کێشەکەی سەریعەکەی دابەزان دوای ئەوە دیسانەوە کێشێکی زۆر زیاد ئەهێنێتەوە سەری. بۆیە پلانی کیتۆ بۆ ئەو کەسانە باشە کە ئەوەی ئیشتیهای خواردنیان زۆرە، چکە ئەسڵەن کە کیتۆسیس دروست دەبێ لە جسمەکەیە وای لێ ئەکا کە برسی نەبێ، ینی تەسیرە کاتە سەر دوو هۆرمۆنی برسێتی ئینسۆلین و گرێلین. ئەم دوانە ئەوەیە مەسەن گرێلین ئەوەیە کە هەستی برسێتی جیاکە، ئەمەوە ئەکا ئەو هۆرمۆنە کەمتر بێتەوە. بۆیە لە کیتۆ دایەتە کەسەکان سەیریانەکەی برسیان نییە زۆر، و یاخود هەنێک کەسی حەزێکی زۆری بۆ شیرینی هەیە، پێڵێن سویت کریڤینی هەیە، ینی کریڤینەوەیە کە حەزێکی زۆر نەتوانی بە هیچ شتێک کۆنتڕۆڵیکەی. کیتۆ دایەت لەو کەسانەش ئیستیفادەی لێکەن. بەهۆی میکانیزمی ئەوەی کە لە کیتۆ دایەتە ئێمە چەوری لەش بەکارهێنین بۆ تەغزیەکردنی بۆ بەدەستێنانی وزەی خانەکانمان. لەبەرەوە ئەو چەوریش لەکوێ کۆبۆتەوە ئێمە وتمان چەوریەکان لەژێر پێسمانە کۆ ئەبێتەوە لەسەر ئەندامە گرنگەکان کۆ ئەبێتەوە، کاتێککە ئێمە ئەو چەوریانەمان بەکارهێنا بۆ ئەوەی ئینەرژیمان دەستکەوێت، بۆی وزەمان دەستکەوێت، کەواتە وای لێ چەوریەکانی لەشمان کەمتر ئەبێتەوە. لەبەر ئەو میکانیزمی کیتۆ دایەت ئەوەیە کە ئیستیفادە لە چەوری ئەکەین بۆ چەوری سووتانن. و لە زۆر کەسیشە سیر کراوە کە کیتۆ دایەت زیاترینی ئەبێتە هۆیەوەی کە چەوری ینی چەوری کەم بێتەوە لە لەشە، ماسوولکەکان زۆربەی وەکو خۆی ئەمێنێتەوە، کە ئەمەش خەبەرێکی دڵخۆشکەرە بۆ ئەو کەسانی بە تایبەتیوانی ڕێاضەکەن و نانێ زۆر ماسوولکیان لە دەست بچێت. بەڵام هەندێک پرسیارمان هەیە وەڵام وەرنەگیراوە بەپێی، چکە ئێمە هەموو ینی لە زانستی پزیشکیە هەر توێژینەوەیەک بکرێ احتیمادی لەسەر ناکرێ، ینی خۆتان نەزانن ئەبێت توێژینەوەکە توێژینەوەیەکی گەورە بێ، دوای بە ڕڤیوە بڕوە چەند توێژینەوەیەک هەمان ئەنجامی گەیانە بێت. یعنی ئەوە نییە تۆ بۆ نمونە ئەمڕۆ لە جامیعەیەک و توێژینەوەیەکی بچووک دەرەچێ یەکسەر ببێ بە هەڵاو بڵێ ئەوە وایە نەخێر. ئەمانە لە زانستی پزیشکیە ئەبێ ریسێرچی گەورە بن احتیمادیان ئەکرێتە سەر، یاخود لە دوای ئەوەی کە بە ڕڤیوە ڕۆشتووە.
ئەوانەی کە جارێ نەتیجەکەیمان دەست نەکەوتۆ لەبارەی کیتۆدایەتەوە ئەوەیە کە کیتۆدایەت ئەگەر تەطبیق کرێ بۆ مدەی ساڵی زیاتر ئەمە مشکلەکەی چی ئەبێت؟ ئایا کیتۆدایەت بۆ ئەو کەسانی کە مشکلەی مثلا مشکلەی گورچیلیان هەیە، مشکلەی جگەریان هەیە، ئەوانە ئایا احتیاجیە بیکەن یا خودنا؟ ئێمە ئەوانە ئەو کەسانە ئەگەر زۆربەی کات بۆ ئەو کەسانی کە گورچیلیان خۆی یعنی کاری یعنی زۆر بە جوانی ئیش ناکا، مەسەن سەیەکی کریاتینینەکەیان بەرزە، ئەو کاتە محاولاکین لەسەر هیچ پلانێدا نەنین کە پرۆتین و ئەوانە زیابێتیایە. بۆ لە برۆ ریسێرچی تاوامان نییە کە پاڵپشتی ئەمە بکات. ڕەنگە لە هەندێک کەسیشا تەطبیقی کات و مشکلەشی نەبێ، بەس ئەگەر تەطبیقیشی کا ئەبێ لەژێر چاودێریەکی زۆر زۆر وردابێت کە مامنانە فەحسی گورچیلەکەی بۆ بکرێتەوە، بۆی تەکید بین کە ئەم جۆرە پلانە زەرەری لێ نایەت. و ئایا مەسەن تۆ بۆ مدەیەکی زۆر زۆر هەر چەوری بخۆی ئایا ئەمەش کێشە دروست ناکە؟ یعنی ئەم پرسیارانە زۆر زۆر هەیە و مەسەلەن وەکو جوابێکی تەواو بڵێ لە ساسە توێژینەوەکان جوابمان نایەتەوە، یعنی وا بڵێن. و هەروەها کیتۆجێنیک دایەتە ئێستا ینی بۆ ئەو کەسانەی کە شیرێن، ئەو کەسانەی دووگیانن، ئەو کەسانەی کە لە مەرحەلەی نمووان، ئێمە زۆر بەڕاستی هینی ناکەین کە لەسەر کیتۆدایەت بڕۆن، چکە لە کیتۆدایەتە جەماعەتێک گروپی خواردن بە تاوەتی لا ئەبین، ڕەنگە خەسم بۆ کەسانی لە مەرحەلەی نمووان کێشیان بۆ دروستکە. لەبەر ئەوە عادەتەن بۆ ئەو کەسانەی لە خوار 18 ساڵیەوەن ئێمە حەز داکەین لەسەر کیتۆدایەت زۆر بڕۆن. پلانێکی ترمانەی پێوتێ تایم ریستریکتد فیدین، ئەمە سیامی متەقەطع یاخود ڕۆژووی پچڕ پچڕە، ئەمە ئەوەیە کاتەکانی خواردنەکەت کورت دەکەیتەوە. طبعاً باوترین جۆریان ئەوەیە 8 بە 16کەیە، لە 8 سەعاتە تۆ خواردنەکانە ئەخۆی 16 سەعات وەکو بە ڕۆژوو ئەبیت، بەڵام بە ڕۆژوو بوونەکەت ئەوەیە ئاو ئەخۆی، چا ئەخۆی، قاوە ئەخۆی بەبێ شەکر و شیر و ئەمانە، یان طبعاً چای عەشا بەتوانی بخۆی، ئاوی ئێسقا نەتوانی بخۆی لەو مدەی کە وەکو بە ڕۆژوو بوون وایە، بەس یعنی خۆت بە ڕۆژوە گری لەو خواردنانی کە کالۆریان زۆرتیایە، ینی کالۆریان تایە، ینی بە عامەتەن خواردن و خواردنەوەکان، ینی بۆ نمونە لەو 16 سەعاتە تۆ ناتوانانی شەربەت بخۆی، بەس دەتوانی ئاو بخۆی، چا بخۆی، قاوە بخۆی، ئەو شتانە بخۆی. طبعاً ئەم پلانی ئینتەرمیتنت فاستین زۆر زۆر پلانێکی کە ئێستا زۆر زۆر لە جیهانە بەناوبانە و لەگەڵیشیا بەڕای منەوە پلانێکی زۆر زۆر باشە. بۆ لەبەرەوەی ئەتوانێت کەسەکە بیکات ئەگەر جارێ یەکەم جار کێشی زۆر زۆری نەبێ، مەسەن هەر بیەوێ کێشەکەی بهێڵێتەوە یان کێشێکی بە هێواشی دابەزێ، ئەتوانێت ئەتیمادیش نەکات سەرکەمیت، بەس خواردنەکانی لەو 8 سەعاتیا بیکە بە 2 وەجبەی ڕئیسی، لە 16 سەعاتێکە وتمان ئەو شتانی تر هیچ مەخۆ، بەس ئاو و چاو قاوە شتەکە بخوات. ئەم پلانێکی زۆر زۆر باشە بۆ ئەو کەسانی کە چەوری خوێنیان بەرزە، بۆ کەسانی بەرزی پەستانی خوێنیان هەیە، بۆ کەسانەی ئەنزیمی جگەریان بەرزە، جگەریان هیلاکە، بۆ ئەو کەسانەی کە لە سەفەران، ینی سیامی متەقەطع بۆ ئەو کەسانی لە سەفەران زۆر زۆر پلانێکی باشە. چکە زۆربەی من ینی ئەوەی کەیەن بۆ لای ئێمە مشکلیانەوەی لە کاتی سەفەرە، طبعاً تۆڵێ ئەو بمەخۆ ینی دەستیان ناکەوێت، ناتوانن ئەو خواردانە بە هەوەسی خۆیان دروستکەن، لەبەرەوە لە سیام متەقەطع کاتەکەیان بە هەوەسی خۆیان، ینی تۆ هەر ئەوەیە کە خواردنەکەت لە 8 سەعاتە کورتەکەیتەوە و 16 سەعاتی بە ڕۆژوەبی، بەس ئەبێ ئێمە بزانین ئەو خواردنەی کە لە 8 سەعاتەکەش ئەیخۆیت ضرورە خواردنی تەندروست بێت، نەک ئەو 8 سەعاتە هەرچی شیرینی و هەرچی خواردنەوەی گازی و شەربەت و خواردنەوەی دەرەوە پڕیکەی لەوانە، اینجا 16 سەعاتەکە بە ڕۆژوبی لەوانەیە ئیسیفادەیەکی کەمی لێ بکەی، هیچ نەبێ زۆر زۆر وەزنە بە سەریعی زیانەکات وەکو کاتی تر ئەگەر لە مەدای ڕۆژەکە لە بەیانیەوە خواردن بخۆی تاکو شەو، بەڵام ئەو ئیسیفادە زۆرەش ناکەیت. طبعاً بەپێی داهتاکانی ئەگەر ناشنال هێڵت دەیتای مەسەلا ئەمریکا سەیرکەین بەپێی زۆربەی سەرچاوەکان ئەڵێ بۆچی ئەم سیامی متەقەطعیان لا باشە، لەبەرەوەی ئەڵێن سەبەبی قەڵەوی خاستن لە ئەمریکا ئێستا چییە؟ سەبەبی ئەوەی خەڵک سناک زۆر ئەکا، ینی سوکەژەمی زۆر هەیە، مەسەن سێژەمەکەی هەیە و بە مستەمریش دەمی ئەجوڵێنێ. ئێستا ئەو ساشها لە زانستی کۆنا ئێمە زۆر کەسیش گوێ بگری ئەیوە مەسەلەن سێژەمە هەبێ و 2 بۆ 3 سوکەژەمە هەبێت بۆ ئەوی برسیت نەبێ، بەڵام ئێستا تۆزێ لە زانستی تازە ئەمە خەریکە بەرەو نەمان ئەچێ، ئەی تۆ محاولە ئەکەی ژەمەکانی کەمتر بکەیتەوە بۆ ئەوەی ئەوەنە ئینسۆلین بەرزونزم نەکا لە جسمتا و چکە زۆر کەس هێوانە. ئێستا بۆ نمونە من هەر خۆشم واهیم کە هەست کەم زوو شت ئەخۆم برسیترم ئەبێتەوە، ینی بەعزە جارێ ئەڵێم ئەڵێ مەعیدە و هارەکەی لەخۆ،
بەس ئەگەر مودێ مەسەلەن تۆ هیچ مەخۆت تا وەجبەی یەکەم سێرەکی لە وەجبەکەشە یعنی هەر کۆنتترۆڵە هەیە بەسەر خۆتا بەس ئەمە بەپی کەسەکە ئەگۆڕێ هەنێک کەس هەیە کە هیچ نەخوات تا وەجبەکە زۆر برسی ئەبێ کۆنتترۆلی خۆی پێ ناکرێت هەنێک کەس هەیە بەعکسە وەکو من ئەگەر باشتر ئەگەر هیچ نەخوات و وەجبەکە بخوازیاتر خۆی کۆنتترۆل پێ ئەکرێ یعنی ئەوە بەپی کەسەکە ئەبێ کەسەکە خۆی بزانێت کە چ جۆرێکە لەبەر ئەو سیامی متەقەتع بۆ ئەو حاڵەتەش زۆر باشە کە ئەو کەسانی کە هەست دەکا بۆ نمونە هەر ئەبێ دایمە شتێک بخوا شتێک بخوا چکە ئەمە بۆچی وای لێیە لەبەرەوەی هۆرمۆنی ئینسۆلین بەرزونزمەکە لە جیسمیە کە تۆ خواردنەکانێ کەم کردەوە مەسەن کردە بە دوو وەجبە ئەو کاتە ئەو زۆر هەستکردن بە برسێشت یا ڕوونایەت اینجا جۆری ئەم تایم ریستریکتد فیدینە یاخود سیامی متەقەتع دوو جۆری تریشمان هەیە جۆرێکی ترمان هەیە ڕۆژە ناڕۆژێک ئەم سیامی متەقەتعاکەی بەس بە مەرجێ بۆ منە ڕۆژێک هەر ئاسایی نانەخۆی ڕۆژی دوای ئەو ئەیکی بە سیامی متەقەتع بڵێن لە 6 بۆ 8 ساعات تۆ خواردنەکە دەخۆی بەڵام ئەو خواردنێکی ئەی خۆت ئەبێ لە 500 کالۆری تێپەڕ نەبێ ینی 500 کالۆری زۆر کەمە بۆ خواردنی ڕۆژێک یعنی ئەبێ ڕۆژە خواردن ئاسایە خۆی ڕۆژە زۆر کەمیەکەیتەوە سیامی متەقەتعیشی لەگەڵاکەی یاخود جۆرێکی ترمان هەیە لە سیامی متەقەتع ئەوەیە 5 ڕۆژی هەفتەکە 5 ڕۆژ لە هەفتەکە بە ئاسایی نان ئەخۆی دوو ڕۆژیان سیامی متەقەتع ئەکەی ینی دوو ڕۆژیان لە بینی 6 بۆ 8 ساعاتەکە خواردن ئەخۆیت و خواردنێکی زۆر کەم ئەویش هەر لە 500 کالۆری نابێت تێپەڕکات بەڵام بەڕێی من 8 بە 16 ئەگەر بتوانی هەموو ڕۆژێک بیکەی زۆر باشە ئەو 8 بە 16 توانی تۆ چی بکەی یانەوە تا ئەتوانی وەجبەی بەیانی پەڕێنی یاخود ئەوە تا ئەتوانی وەجبەی ئێوارە پەڕێنی یعنی ئەگەر واهی بێ مەسەن ئەگەر وەجبەی ئێوارە پەڕێنی ئەتوانی بۆ نمونە ئەگەر وەجبەی یەکەم سعات 7 خوارد بۆ کەسانی کە ناتوانن بەبێنانی بەیانی ئیدارەکەن و تەرکیزیان نابێت وەجبەکەی بۆ نمونە وەجبەی بەیانەکەی سعات 7 ئەخوا وەجبەیەکی تریشی تر لە 2 بۆ 3 ئەخوات و ئیتر هیچیش ناخواتەوە تا 7 بەیانەکەی تر جۆرێکی ترمانەیە بۆ نمونە لە سعات 11 وەجبەیەکە خوا ینی بەیانی هەڵەسێ لە خەو هیچ ناخوا بەس ئەتوانێ ئاو چاو قاوە بخوا لە سعات 11 وەجبەیەکە خوا دوایش لە سعات 6 بۆ 7 وەجبەیەکی ترە خوات و ئیتر دوای ئەوە هیچ ناخواتەوە تا 11 بەیانەکە جۆرێکی تریش چییە ئەتوانی لە سعات بۆ ئەو کەسانی کە مەسەن جۆری شێوازی ژیانەکان واهی ڕێیەکەوێ لە سعات یەکە ئەتوانێ وەجبەی یەکەمی بخوا ئەو کاتە وەجبەیەکی تریژی تر لە 8 بۆ 9 یا 7 بۆ 8 ئەخوات و لە دوای ئەوە هیچ ناخواتەوە تاکو بۆ بەیانەکەی سعات یەک ئیتر ئەمە ئەتوانێت خۆی هەڵی بژێرە بەپی دەوامەکەی بەپی شێوازی ژیانی بەس ئەگەر لە من پرسی باشترین جۆری کامەیە بۆ ئەوی زۆر لە هەردوو سەر و برسیت نەبێ باشترین جۆریانەوەیە کە تۆ دوو ژەمەکەت ژەمێکی یەکەمە سعات 11 بۆ 12 بێ ژەمی ئەخیریش لە 6 بۆ 7 بێ و ئیتر لە بینی 7 بۆ 11 بەیانەکەی تر بە ڕۆژوو بیت بەڕای من ئەوە باشترینە طبعا باسمان کرسیان و متەقەتع بۆ کەسانی بەرگری لە شیان هەیە بۆ ئینسۆلین بۆ ئەو کەسانی کە چەوری خوێنی بەرزیان هەیە بۆ کەسانی ئەنزیمی جگەریان بەرزە ئەمانە بۆ ڕخستنی شەکرە زۆر باشە بەس بۆ ئەو بیرمان نەچێت بۆ ئەو کەسانی شەکریان هەیە و لەسەر عیلاجی شەکرە ئەبێ ئیلا پرس بە دکتۆری هەناوی و پزیشکی پسپۆڕ بکەن لە بواری دابەزانی وەزنا بۆ لەبەر ئەوەی لەوانەیە پێویستکە عیلاجەکانیان بۆ بگۆڕێت چکە ئەمانە ئەگەری شەکرە دابەزینیان هەیە بۆیە ئەبێ پێویستەکال ئەگەر چوونە سەر پلانێک ئەبێ دائیمەن پرس بە پزیشکەکەی خۆیان بکەن مشکلەی لە سیامی متەقەتع چییە هەنێک کەس هەیە زۆر هیلاگە بەپێی هەنێک کەس هەیە مەسەن تەحملی ناکە 16 ساعات بە ڕۆژوو بێ ئەنی بەس ئاو بخواتەوە یان چاو ئاو قاو بخواتەوە لەو کەسانەیە لەوانەیە ئەگەر زۆر هیلاکی کا و بێتاقەتیکە لەوانەیە باش نەبێ بۆ ئەو کەسانە ینی هەستکا خەریکە ئەبورێتەوە هەنێک کەس هەیە زوو شەکرەی دائەوەزێت ئەمەش بۆ ئەو کەسانیش لەوانەیە ئەمە پلانێکی باش نەبێ بۆ ئەو کەسانی کە تەمەنیان گەورەیە لەوانەیە پلانێکی باش نەبێت کە تحملی نەکەن ئەو هەموو ساعاتە بە ڕۆژوو بن هەرچەنە لە سیامی متەقەتعە ئێمە شەرط نییە یەکسەر بە 16 ساعات بە ڕۆژوو بوون دەست پێ بکەین ئەتوانین بۆ نمونە لە بیدایەتە بۆ نمونە 10 ساعات بە ڕۆژوو یعنی وای لێ بکەین لە 12 ساعاتە خواردن بخۆین و 10 ساعات بە ڕۆژوو بووین اینجا وردە ساعاتی ڕۆژوو بوونەکەمان زیادکەین بیکەین بە 12 بیکەین بە 13 بیکەین بە 14 تا گەینە 16 ئاواهی هەنێک کەس هەیە گاتە 18 و 20 ینی ترەوە بەپی هەڵکەوتەی کەسەکەی و تحملی کەسەکەی بۆ سیامی متەقەتعەکە مدیترین دایەت ئەمە چییە ئەمە پلانێکە کە سریان کردو ئەمە بەپی توێژینەوەکان زۆربەی ئەو کەسانی کە لەسەر هین ئەوانی کە لەسەر بەحری ئەبیەضی متەوسط هین
ینی نیشتە جێبوون جیاون سریان کردو تەمەنیان زۆر درێژە و کەسانە نەخۆشیە درێژخانەکانی زۆر کەمەتیانە دوای کە چوونەتەوە بەسەر خواردنەکانیانە سریان کردو ئەم خواردنی ئەم کەسانە بۆتە هۆیەوەی کە کێشی لەشان تەندروست بێ نەخۆشی دڵیان تیا کەم بووە نەخۆشی بەرزی پەستانی خوێنیان تیا کەم بووە زۆربەی نەخۆشی شەکریان تیا کەم بووە کە سەری خواردنەکانیان کردوون خواردنی ئەم کەسانە چی بووە زیاتر سەوزەوات بووە لەگەڵ میوە لەگەڵ پاقلەمەنیەکان و چەرەسات ئەمانە خوارد لەگەڵ زەیتی زەیتون ئەمانە خواردنە سەرەکیەکانیان بووە لە ماسیشان لە خواردنەکانە هەبووە ینی چێوری باش هەبووە لە خواردنەکانیانە لە زەیتون و لە ماسی و لە زەیتی زەیتون و ئەوانە بەس شیر و شیرەمەنیەکانیان لە هەفتەکە چەند ڕۆژێک خواردووە مەسەلەن 2 بۆ 3 ڕۆژ خواردوانە مریشک و هێلکە هەفتەی 2 بۆ 3 ڕۆژ خواردوانە گۆشتی سوورک زۆر کەم خواردوانە ینی لەوانەیە مانەکە 1 جار بۆ 2 جار خواردبێتیان ئەنی کە سریان کردووە جا ئەم پلانی مدیترێندایەتە لەوانەوە لە خواردنی ئەوانەوە سەری هەڵاوە و ئاویان زۆر خواردوتەوە سریان کردو ئەمانە زۆر سەحەتیان باش بووە سریان کردوی ساگەر بەپی ئەم تێژینەوە بێ لەسەر 26,000 ئافرەت کراوە کە فۆلۆی ئەم دانەوعەت پلانیان کردووە سریان کردووە لە 125 ئەگەری توژبوونیان بە نەخۆشی دڵ و لولەکانی خوێن لە مودەی 12 ساڵە کەمتر بووە لەو کەسانەی کە لەسەر خواردنی ئاسایی بوون هەروها بۆ جەڵتەی مێشکیش سریان کردووە لە سەدیەکی ترا لە توێژینەوەیکی ترا سریان کردووە کە ئەگەری توژبوونیان بە جەڵتەی دڵ لە ساسی کەمتر بووە ئەو کەسانی کە لەمە ئەمانە هەموو توێژینەوەی کە چۆن مدیترێندایەت بۆ نەخۆشیەکان چۆن دەوری هەیە و چۆن ئیسیفادەیان لێ کردو خەڵکەکان لە پلانی ئەخیرە پۆشن کۆنترۆل ئێمە پۆشن کۆنترۆل چییە بەپێی ینی ئەو پلانە خواردنەیە کە کەسەکە تطبیقیەکە هەموو جۆرە خواردنێک ئەخوا یعنی ئەوە نیە بڵێ هیچ گروپێک بۆ نمونە برنج لا نابات لە خواردنیا نان لا نابات لە خواردنیا بەس بە کەمیە دەیخوا ئەمە بۆ ئەو کەسانە نابێت کە فود ئەدیکشنیان هەیە ینی کە ئیدمانی خواردنن بۆ لەبەر ئەوەی کە کەسێ ئیدمان بوو لەسەر خواردن ئەمە جۆرێکی ئێستا لە دوای باسیەکەی ناحیە دەرونیەکەشی بەس هەنێک کەس هەیە بەڕاستی ئیدمانی خواردنن هەندێک خواردن هەیە بە تایبەتی دانەوێڵەکان بە تایبەتی شەکر بە تایبەتی ئاردیسپی ئەو شوێنە چالاکەکە لە مێشکە کە بۆ نموناگەر ئەوانەی کە ئیدمانن لەسەر مەشروباتی کوحولی بۆ ئەوانەی کە قومارچین ئەو ئێریای ینی بەپی توێژینەوەکان سریان کردو ئەو منتیقەی جسم ئەو منتیقەی مێشک چالاکەکە کە ئەگەر بۆ نمونە یەکێک کە مەشروبێکی کوحولیە خواتەوە ئیدمانە لەسەری ئەو شوێنەیەکە چالاکیەکە بۆیە خواردنەکەش وەکو ئەو وایە ینی کە ئەی خوات هەستەکە تەمەتوعی لێ ئەکا هەستەکە ناتوانێت بژی ئەگەر ئەو خواردنە تەرکە بۆیە لەو حاڵەتانەی ئەو کەسانە وان ناتوانن پۆشن کۆنترۆلکەن ناتوانن کەمیت تحدیدکەن ینی بۆ نمونە من پێ بڵم ئەو نەکەوچی برنج بۆ ناتوانێت کە برنجەکەی بینی ئەبێ هەمووی تاوکە لەبەرەوە ئەم پۆشن کۆنترۆلە بۆ ئەو کەسانە بە عەمەل نایە لەو کەسانەیە زیاترە بێ احتیمال کەیتە سەرەوەی ئەو خواردنانی کە ئیدمانە لەسەری لای بیت بە تەواوەتی لای بی لە خواردنەکانیانە بۆ مودەیەک تاکو ئەو ئیدمانەی نامێنێ لەسەری چکە لەبەرەوەی ناتوانێت بە کەمی بیخوات اینجا بینو سەر ئەم پۆشن کۆنترۆلە چییە کەمیت کۆنترۆلە بکەین عادەتەن چۆنی ئەگەر بە شکلێکی ئان پێتان بڵێم ئەبێ قاپەکەی مەسەن قاپی یەنەکە لە کلینیک لامە قاپی تەندروستمان هەیە ئێمە هەر قاپێکی مەسەن کەسەکە ئەبێت چی بکە ئەبێ قاپێکی مامناوەند هەڵبژێرێ بۆ ژەمە خواردنەکەی قاپەکەی ئەکات بە 3 بەشەوە نیوەی قاپەکە هەموو ینی هەموو شتەکانی کە بەتەمایە بیخوا لەو ژەمەیە هەمووی لەسەر ئەو قاپەدانێ و ئەبێ قاپەکەی مامناوەند بێ خود بچووک بێ نابێت قاپەکەی گەورە بێت چکە ئەو کەمیەتی کە ئێمە داینین لەسەر قاپەکەی ئەبێ زۆر دەرکەوێ ئەبێ چاوی هەڵخەڵەتێنێ لەبەر ئەوە بێ قاپەکەی مامناوەند بێیان بچووک بێ کاڵێ بژێرێ سەوزەواتەکە ئەکاتە نیوەی ئیتر سەوزەواتەکە خۆشەت نییە ئێمە بڵین هەرە بێ زەڵاتە بێ ئەتوانێ بۆ نمونە سەوزەوات بێ بە فرن کردی بێتی مەسەن کولەکە و باینجانوەمانە بێ بە فرن کردی بێت یاخود برژانە بێتی یاخود بە هەر شێوەیەک بە سوورە و کراون نەبێت کە بەزجارێ تۆ خواردنەکە سەحیە بەس کە سووریەکەی تۆ دیپ فرای یعنی سوورکردنەوەیکی قوڵ بە زەیتێکی زۆر زۆر وایەکەی تەندروست ئیسیفادەکەی نامێنێت نیوەی قاپەکەیەکەی بە سەوزەواتەکە کە بە شێوەیەکی سەحی لێندا بێت ڕوبعێکی ئەکەیت بە پرۆتین
ئیتر پرۆتینەکە ئا پرۆتینی حیوانی ئا پرۆتینی نەباتیە عادەتەن بۆ پرۆتینی حیوانی کە دەستی کەسەکە ئێستا لەوانەیە بڵێن ئەی باشە دەستی یەکێک فەرقی هەیە لەگەڵ دەستی یەکێکی ترا بۆ نمونە خەڵک هەیە دەستی گەورەترە لەبەرەوەی هەیکەلی جسمیشی گەورەترە کەواتە وزەی زیاتر ئەبێت بەس خەڵک هەیە دەستی بچووکترە ئەبێ بە پێی خۆی بیخوا ینی لە پۆرشن کۆنترۆڵەکە بەشی پرۆتینەکە ئەبێ بەقەدەر لەپی دەستی خۆی بێ ینی بۆ نمونە مریشکمان هەیە لە وەجبەیە مریشکەکە بەقەدەر لەپی دەستی خۆم لەسەر قاپەکەم دانم ئەی باشە ئەگەر برنجیشمان هەبوو بیخۆم لەگەڵیا چیە برنجەکە بەقەدەر مشتی دەستم ینی ئەوە نەبێت ئەمەنەی لەسەر قاپەکە بێ ینی بەقەدەر کەمیەتی مشتی دەستم طبعا وەکوتمان لە یەکێکەوە فەرقەکە بۆ یەکێکی تر هەروەها ئەو وزەی کە ئەشمانوێت لە جسمی یەکێکەوە بۆ یەکێکی تر فەرقەکە ئەوە تا وردە وردە کەسەکە ڕایە بەوەی کە گەری بچوو گەبێتەوە تەحملی ئەو کەمیەتە خواردنە ئەکا ئیتر ئەو کاتە وردە وردە پێویستی بە هیچ نابێ هەر ئەوەیە خواردنەکانی هەموو تەنەوەعە خواردنەکانی ئەخوات بەسەوەی کەمیەت کەمەکاتەوە طبعا باشترین دابەزانن بۆ کێش بۆی بیهێڵێتەوە کەسەکە ئەوەیە کە هەفتەی نیم کیلۆ دابەزێت بۆ ئەوەی وردە وردە شێوازی ژیانی کا بە تەندروست چکە تۆ ئەگەر لە زۆربەی حاڵەتە ئەو مشکلەیەمان توژە بێ کەسەکە کە کێشێکی سەریعدا ئەبەزێنێ فریانەکەوتۆ شێوازی ژیانی بگۆڕێ بۆیە کە فریانەکەوتۆ شێوازی ژیانی بگۆڕێ دوای ئەوە ئەچێ کێشی زیاد ئاکاتەوە بە خراپتریش طبعا ئەمە پۆرشن کۆنترۆڵە ئەگەر یەک سێرێکی ئەمە بکەن بۆ نمونە ئەمە برنج و بامەیە ئەگەر سەیری کەین بم کەمیەتە ئەساو کەمیەتە بۆ من باشە بەرەوەی ئای تقریبا بەقەدەر برنجەکەی بەقەدەر مشتی دەستمە بێ ئەمی ئەم ڕسمی یەکەم سەیریکەین چەنە کالۆریەکەی ناوی تقریبا ئەمە طبعا بە تقریبیە چکە تۆ شێوازی لێنانەکە فەرقەکە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر بەس سەیرەکەین ئەو بڕا 255 کالۆریتیە بەس ئەگەر کە ئەمە کفایەتە بۆ هەیکەلی جسمی من بۆ وەجبەیەکم کفایەتە ئەگەر لەگەڵ سەوزەواتا بیخۆم بەس بۆ نمونە ئەگەر بێم ئەم کەمیەتی ئەخیر بخۆم ئەگەر هینەکەم بینن پوینتەرەکە سەکین 765 کالۆریتیە بە تقریبی ئەم برنج و شلەیە ئەکەواتە ڕێک ئەمە تقریبا 2.5 قات تیایە ئەکەواتە من ئەو وزەی زیاترە کە لێرە لەوە زیاترە کە جسمی من ئەی سووتێنێ وەکو چاوری خەز نەبێ بۆ یەکەواتە تۆ ئەگەر تۆ ئێستا حالێن لەم بڕە ئەخۆیت و هەستەکەی لە پێویستی لە شە زیاترە ئەتوانی وردە وردە کەمیکەیت تۆ ناڵم یەکسەر بڕۆ لەسەر ئەمە بە هەر یەکەوتی جسمی خۆی طبعا ئەتوانی وردە وردە مەسەلەن هەر هەفتەی 3 کەوچک لە برنجەکە لابە 3 کەوچک لە شلەکە لابە ئەو کاتە وردە وردە ئەگەیتە ئەوەی کە وردە وردە کێش ئەوەزێ بەبێ ئەوە هیچ تەغیرێکی ڕئیسیشی کردبێت طبعا وازم زۆر درێژم کێشە یعنی ئیسعادیش بوو بێتن بەس ئەم هینەی ئەم بەشەی ئەخیری زۆر گرنگە بەڕاستی چکە ئێمە دائیمەن کە لە کێشدابەزاننا قەت بیر لەوە ناکەینەوە بیر لە بارە دەرونیەکەی ناکەینەوە تەنها بیر لەوە ئەکەینەوە عالی وتەیە کێشم دابەزێنم بە سەریعی تاو بەس ئێمە ئەزانین لە جیهانە زیاتر لە 1000 جۆری دایەت هەیە هیچ دایەتێک هیچ جۆرە پلانێک نییە پرفێکت بێ هیچ جۆرە پلانێک نییە بڵێ تۆ ئەم پلانە بۆ هەموو کەسێک ئەبێ ئەمە شتێکی غەڵەتە نابێت هەر پلانە و لە بیدایەت شا باسمان کرد هەر یەکە و شێوازی ژیان و پێکاتی جسمی جۆرێکە بۆیە ناتوانانی تۆ پلانێ تەطبیقکەی بۆ هەموو کەسێک بێ و هیچ پلانێکیش نییە پرفێکت بێ ئێمە دائیمەن ئەگەرمانە زۆر زانستیانە کێشمان دابەزێنێ ئێمە ئەبێ بیرکەینەوە لە ناحیە دەرونیەکەش شتەکەش مەسەلەن ئێمە ئەبێ بیرکەینەوە ئەمە ئەگەر ئەم سوالانە لە خۆمان بکەین جوابەکە وەرگرینەوە لە خۆمان ئەو کاتە وردە وردە سێرەکەین غەڵەتەکانی خۆمان ئەبینینەوە و ئەو کاتە وردە وردە حەلی ئەەکەین و وردە وردە کێشماندا ئەبازێنین بەبێ ئەوی لەسەر هیچ پلانێکی خواردنیش ڕۆشت بێتین ئەم پرسیارە لە توێژینەوە وەرگیراوە یعنی ئەبێ ئەم پرسیارانە لە خۆمان بکەین کە خۆمان کە بەتەما بووین کێشماندا ئەبازێنین ئەبێ بزانین ئایا ئێمە کەی نانەخۆین کەی خواردن ئەخۆین ئایا ئەو کاتە خواردن ئەخۆین کە کاتی ژەمەکانە ڕاهاتنە ینی خوا بۆ نمونە یەکێ خۆی گرتووە لە سەعات 11 سوکە ژەمێ بخوای تر هەموو ڕۆژێ لەو کاتیا برسی ئەبێتەوە چکە خۆی پێوە گرتووە ئایا هەنێک کەسمانەیە لە کاتی سترێس و قەلقیا زۆر خواردن ئەخۆن هەنێک کەسمان هەیە کە خواردن ئەبینێ برسی ئەبێت ئەمە طبعا شتێکی ئەلمیشی بەدواوەیە چکە بەڕاستی هەندێک کات هەر ئەو کاتە بۆ ناگەل لە بۆ فێکابی ئۆپن تێبێ تۆ خواردن زۆر خواردووە
تێریشی گەدەین مادێکی کیمیایی دۆپامینی ناوە ئەڕێژلە لە جسمە دۆپامینەکەەوە ئەکە ئارەزوت بۆ خواردنەکە زیابێ لەوێ شۆ ئازەنێرێ بۆ گەدەت کە برسیتە یعنی لەو حاڵەتە بە شەرتی تۆ دقەیە پێشەوە هیچ برسیت نەبوو زۆر فۆڵیش بووی بەس لەبەری بینیت خواردنەکە ئەو حەزت بۆ دروست بوو حەزەکەش بۆ ئەکا برسیت بێ بۆی ئەبێ ئەوەش بزانی ئایا بەڕاستی تۆ لە کێ خواردن نەخۆیت سوالێکی ترکە لە خۆمان بکەینەوەیە چەند کات ئەوێ بۆ خواردن یعنی لە ژەمەکە تا چەندێ پێ ئەچێ 5 بۆ 10 دقە و پێ ئەچیان 10 دقە زیاترە پێ ئەچیان نیم سعات زیاترە پێ ئەچێت چکە تا چەند کەمترە پێ بچێ ئەگەری بوونی زیاترە سوالێکی تر ئەوەیە کەی تۆ خواردن ئەوەستی لە خواردن ئەوەستی چکە زۆر کەسمان هەیە ئەبێ ئللا هەناسەی تون بێت و هەناسەی پێوە یعنی هەناسەی بۆ نەیرێ اینجا هەڵەسێ لەسەر خواردن خەڵکمان هەیە کە هەستی کرد برسی نەماوە اینجا هەڵەسێ لەسەر خواردن خەڵکمان هەیە مثلا ئەبێ ئەوەی کە بۆی دانراوە ئەو کەمیەتە خواردنی بۆی دانراوە ئەبێت تەواوی کە اینجا هەڵەسێ لەسەر خواردن یعنی ئەبێت تۆ خۆت بناسی ئەبێ بزانیت تۆ لە کام لەمانەی ئایا کامیانە و بیناسیتەوە مثلا تۆ بێوا لە خۆت کەی کە هەستی کرد برسیت نەما هەستی نابێ هەستکەی فۆڵی اینجا هەستی یعنی ئەو دوو شتە فەرقەکە اینجا ئایا تۆ لەو کەسانی کە دوای خواردنە خۆی هەست بە تاوانباری ئەەکەی ئەم پرسیارانە زۆر زۆر گرنگە جوابەکەی لە خۆت وەرگری و دوای ئەوە بە دوای هەلا بگەڕێ کە چی شتێ باشترین بۆ تۆ بەعزە کاتێک هەیە زۆر زۆر ئەمە مشکلەیەکی زۆر زۆر سەرەکیە ینی زۆربەی خەڵکێن ئەمە مشکلەکانە ئەوەیە خەڵک یعنی خەڵک ئیهانیانیا بۆ خواردن یعنی مثلا حراجە بێ کە هەستەکە کە خەڵک زۆرە خۆن مەسە ئەم کەم بخۆ حراجە بێ یا مەسەن ئەڵێ نا ئایلەکەم نایڵە مەسەن دایکمە باوکمە خوشکمە برای هەرەڵێ بخۆ بخۆ ئەمەش دیسانە سەبەبێکی قەڵەوبوونە ئێستا شتێکی تر هەیە لە زانستی پزیشکی یعنی بۆ دابزانی کێش پێوتێ ئیتۆلۆژی چییە ئەبێ ئەو کەسە خۆەکانی بگۆڕێ چکە تا خۆەکانی نەگۆڕێ ئەگەر کەسەکە کێشیشی دابەزێ هەر ئەهێنێتەوە سەری مەسەن ئەبێ خۆی فێرکە کەی خواردنە خوارد کە هەستی کرد کۆنتترۆلی نەما بەسەر خۆیان چی ئەکات ئایا لە چەند دقەیە خواردنەکەی تاواکە ئایا کەمیت چەند ئەخوا چۆن وردە وردە کەمی کاتەوە ئەمانە هەمووی تەکنیکن بۆ ئەوی کەسەکە وای لێبێت کە ئاگای لە خۆی بێ ینی ئاگای لە خواردنی بێ ئاگای لە هەستەکانی بێ ئاگای لێبێ کە هەستی کرد سترێس و قەلقان بە خواردنەکە دەری نەبڕێ بەڵکو بێت ناحیە دەرونیەکی خۆی لێک باتەوە چکە بەڕاستی ئەو شتێکە زۆر زۆر ئیهمال کراوە لێرە ئەوەیە کە دائیمەن کەسەکە قەڵەوە بێ لەوانەیە هەندێک کەسمانەیە هەم بۆ قەڵەوی هەم بۆ زعیفی بەڕاستی لەوانەیە پێشوی پێویستکە بچێتە لای پزیشکێکی قەڵەوی پێویستکە بچێتە لای پزیشکێکی نەفسی تا باری دەرونی بۆ یعنی ئارام کاتەوە چکە زۆر کەس هەیە یەتە لامان کە خۆی باری دەرونیەکی زۆر زۆر نائارامی هەیە چەند دکتۆری دنیا بکە بۆ دابەزانی کێش ئیسیفادەی لێ ناکات تا ئەوەی ناحیە نەفسیەکەی خۆی چانەکە لەبەر ئەوەی یعنی ئەوە ناحیەیەکی زۆر زۆر گرنگە ئەبێ احتیمامی پێبین سەمەرەکەش طبعا هەر ئەمە تەکید کەمەوە لەسەر ئەوەی کە جۆرە پلانێکی خواردن نییە بۆ هەموو کەسێک بێ لە هەموو لە پلانەکە مهمتر ئەوەیە کەسەکە ئیرادەی هەبێت کەسەکە بتوانێت ئەو کێشەی دای بەزان بهێڵێتەوە ئەوە لە هەموو شتێ مهمترە و بە هیوایەوە سوودێکتان تێگەشت بێ و ئەگەر هەر پرسیارێکتانەیە لە خزمەتتانە دەستەکانە خۆش بێ دکتۆرەگیان زۆر درێژی کێشاوە بزانم بەس ئەوەیە ئیتر دەستە خۆش بێ بابەتەکان هەمووی بەسوودن بۆی بەڕاستەکەی پێویست دەکات کە ئەوە نەبێت دەستە خۆش بێ زۆر ئەرکەی کێشە بۆ درێک دوو بەڕێز دەستیان بەرز کردوەوە کاک محەممەد وەرەگرین فەرو کاک دکتۆرەگان ئەم کاتت باش دەست خۆشی لە جەنابتەکە من وەکو دانیشتووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکام ئەو سیستەمی خواردنی کە هەیە مەکدۆناڵد و ئەو خواردنانە ئەو خواردنانە هەیە زۆر جار ئەبنە هۆی تێکچوونی مەعیدە یا تێکچوونی قەڵەوی ڕێنمایی جەنابەت چییە بۆەوەی کە چ جۆرە خواردن چ سیستەمێکی خواردن بەکاربێنن ئیجا سەبارەت بە شوێنی ئیشەکەش هەندێک جار تۆ لە هۆڵێکە ئیشەکەی بۆ ماوەی 8 بۆ 10 سەعاتی شەکەی هیچ ڤیتامین دی و ئەو شتانە ڤیتامین دی و ڤیتامیناتی لە شت کەمە بێتەوە بە شێوەیەکی بەردەوام ئیشکەیت ئیجا ئایا ئەو خواردنانە چییەکە ڤیتامین دی و ئەو کالسیۆم و ئەو شتانەی تایە ئەوە باشترە و ئەو خواردانە بخۆین یان سەمپلیمنتەکان بخۆین من ڕۆژانە مۆڵتی ڤیتامینەکە خۆم لەگەڵ کالسیۆمەکە و لەگەڵ پۆتاسیۆمە کە ئیشکەم
ئەو سیانە خۆم ئەگەر نەچمە ئیش بەکاریان ناهێن و زۆر جار لە ماڵۆ میوە خۆم ئایا چ بەدیلێک سمپلیمنتەکە بەکار بهێنین یان خۆراکەکە وەچی سیستەمێکی خۆراکیش باشە بۆ ئەوەی کە تووشی قەڵاو نەبین و تووشی ژەهرایبوونیش نەبین. دەست خۆش بە کاک محەممەد یان زۆر سپاس بۆ گوێگرتنەکە و زۆر سپاس بۆ پرسیارەکەشە. طبعا لە ناحیە ئەگەر ئێمە باسی فاستفود کەین یان ئەوەی ماکدۆنالدس و خواردنی دەرەوە ئەوانە بەڕاستی یعنی چەند کێشەیەکمان هەیە لەوانەیە لەو خواردنانە کە پێیان ئەڵێن جەنک فودەکان یاخود فاست فودەکان ئەمانە کێشەکان هەر ئەوە نییە کە تۆ قەڵەوی ئەکات کێشەیەکی تریشانەیە کە ئێستا زۆربەی کات توێژینەوەکان بەومان دەرەخە ئەوەیە کە بەکتریای سوودبەخش لە ڕێخۆڵەکانە لە ناو ئەبن بۆ لەبەرەوەی ئەم خواردنانە بەشێکی زۆری چەوری تێری تایە و لەگەڵ یا جۆرێکی چەوری تیا پێوتێت ترانسفاتەکان ئەوانن کە زۆر بە ئاسانی ئەنیشن لە لولەکانی خوێنە بۆیە سێرەکەین ئێستا بۆچی لە جیهانە زۆر جەڵتەی دڵ حتا لە گەنجە یعنی زۆر ڕوئەیە بۆ تەسکبوونەوەی لولەکانی خوێن زۆر ڕوئەیە بۆ لەبەری ئەو خواردنە ناسەحیانە زۆرە لە خواردنەکانمانە و لەگەڵی شایە کشتی تر هەیە کە مشکلی ئەو خواردنانەیە ئەوەیە پیانەوتێ ئەدیکتیڤ فود یعنی ئەو خواردنانە کە ئیدمان دروست دەکەن یعنی ئەو خواردنانە مەسەن کە تۆزێکی لێ ئەخۆی جسم داوای زیاتر ئەکا بۆیە یعنی تا چەند بتوانی ئەو خواردنانە کەم بکەیتەوە یعنی ڕاستە بۆ یەکێکی وەکو جەنابتان لەوانەیە کە لە دەرەوە ئەژین مەسەلەن کاتی خواردن حازرکردنە نەبێت یان بۆ نمونە ئەوە هەم خواردنێکە تێرتەکە هەم خواردنێکە کە مثلا سعرەکەشی لەوانێ مناسب بێ بۆ زۆربەی کەس کە بتوانێت بیکڕێ ئەین سەبەبی بەکارهێنانەکەی ئەوەیە بەڵام یعنی تا چەند بتوانی خۆت بە دوور بگری یعنی ئەگەر کاتەکەت ئەوەیە ئەو کاتێک کە لە ماڵەوەی تەرخانێکی بۆ ئەوی کە خواردنێک حازرکەیت و لەنج بۆکسە حازرکەی بیبێ لەگەڵ تا بۆ ئیشەکەت یعنی ئەوە مهمترین شتە یعنی تا چەند بتوانی خۆت بە دوورکەی چکە بەجددی هەر مەسەلە قەڵەوی نیە دوور بە ئەگەری توشبوونە بە شەکرە زیادکە ئەگەری توشبوون بە نەخۆشی دڵزیاکە یعنی تا چەند بتوانی خۆتی لێ بگری باشترە يعني ساب من بيت بلام كان يعني أجر بتواني لمانك هيك جاب بخوي أجر نوتواني لحفتيك هيك جاب بخوي هيج نبي رجعنا نيخوي يعني أول زور جرينجر كمي بكيتو ببيتو أنا يخوت بناحي أولك سبليمنتو نقصي فيتامينا كان طبعا خوي لزور بيت توجينا وكان الله أجر خوارنا كانت تنوع بيت أجر خوارنا كانت تأكيد بك فيتامين وكان زي پێویستی تایە پێویست ناکات تۆ بە سەپلیمنت وەریگری چکە بەڕاستی سەپلیمنت بەکارهێنانی سەپلیمنت ئێستا تقریبا بۆ بە تیجارەتیش ینی تۆ ئەو گروپ ئەو کۆمپانیانەی کە سەپلیمنتیان هەیە لە هەموو عالەمە ینی کۆمپانیای زۆر دەوڵەمەندن ینی تا چەندیش محاولە ئەکەن ئەدڤۆکەیت کەن بۆ ئەوەی کە خەڵک زیاتر ئەم تاوکەری خۆراکیانە بەکاربێنە بەس ئەگەر ئێمە لە ناحیە زانستیەکە و بیری لێکەینەوە ڕاستە تاوکەری خۆراکی ئێمە لە هەندێک جۆری پلانی خواردنا بەکاری ئەهێنین کاتی تۆ گروپی خواردن ئەهێنیتە دەرەوە بۆ نمونە لە کیتۆیە هەندێک تاوکەری خۆراکی هەیە پێویستە بە حەب وەریگری بۆ لەبەر تۆ جەماعەتی گروپی خواردنی هێناوەتە دەرێ لە سیستمەکەیە لەبەر ئەوە بۆ نمونە ئێستا تۆ دانەوێڵەکان هێناوەتە دەرەوە دانەوێڵەکان زۆر دەوڵەمەندن بە ڤیتامین بیەکان لەبەرەوە کە تۆ هێناوتنە دەرەوە ئەگەری ئەو کەسە بۆ ئەوەی نەقسی ڤیتامین بیەکان دروست بێ زۆرە یان لە هەندێک پلانی تراکە شیر و شیرەمەنەکان هێنینە دەرەوە ینی بۆی ئەو کاتە تاوکەری خۆراکی زەرورە بەس بۆ ڤیتامین دیەکە ینی بۆ ڤیتامین دی ئێستا ئەمە مشکلەیەکی عەسرە ینی بەڕاستی من ئەوان زۆر کەم ئەبینم خەڵک لای خۆشمان کە نەقسی ڤیتامین دییان نەبێت و بەپی هەندێک توێژینەوە نەقسی ڤیتامین دی لینک کراوەتەوە بۆ ینی پەیوەندی هەیە بە هەندێک نەخۆشی درێژخایەن قەڵەوی یاخود ناڕەحەتی هەستەکەی دایمە هیلاکی بێتاقەتی بەهێزی هەر کاتی ئەو نیشانانە تیا دەرکەو ئەبێت چێکی لیڤڵی ڤیتامین دیەکەت بکەیتەوە لەسەر ئەساسی ئەوە سەپلیمنت وەرگری چکە ئێمە بیرمان نەچێ ڤیتامین دی یەکێکە لەو ڤیتامینانەی پێڵێن لیپید سۆلیوبڵ یعنی لە ناو چەوریە ئەتوێتەوە ئەگەر ڤیتامین دی لیپید سۆلیوبڵە ئەگەر لە خۆتۆ دۆزێکی زۆر وەرگری کە بەداخەوە زۆر یعنی حتا من خەڵک لای خۆمان ئەبینم بەبێ ئەوەی چێکی ڤیتامین دی کە ئەچێ ئەم پولە فێر بوون 300,000 و نازانم چی ئەی خواتەوە هەموو هەفتەیەک نازانێ ئەمە ڕەنگە ئیمتیساسی کالیسیۆم زۆرەکە ڕقبوونی خوێنبەرەکانەکات ئەسیرەکات سەر گورچیلە ینی نابێ بەڕاستی لە خۆ بەکار بهێنرێ ینی ئەبێ ڤیتامین دی سەپلیمنت لەسەر ئەساسی فەحسی خوێنەکەت زۆر کەمە کەمە ئایا نزیکە لە نۆرمەڵەوە بەپێی ئەوە دۆزەکەی دیاری بکرێت
بس بۆ ئەوەی کە تۆ ئیشەکەت لە ئۆفیسە طبعا زۆر بەمان ئێستا واهین ئیشمان لەناو ئۆفیسە و ئیسیفادە لە خۆرەکە یعنی ئیسیفادە لە خۆر ناکەین ئەگەر بتوانانی ئەو کاتانی کە مەجالێ هەیە بچیتە بەردەم خۆرەوە بەس کاتێ نەبێت کە خۆرەکە ستونە یعنی بۆی ئەزیێتە نەیە ینی لەو کاتی کە خۆرستونە لەوانەیە سووتانی پێستەکەش دروست بە بەس کاتێک کە خۆر لارێ ئەن لە بەیانیان زووە ئەگەر مەجالە هەبێت چارێکی 20 دقەش بچیتە بەر خۆرەکە بەس ئەبێ زۆر شوێنە بە دەرەوە یعنی بە خۆرەکە ڕاستەوخۆ لەیە بۆ نمونە ئەگەر من لە ئۆفیسێکا بم پەنجەرەی هەبێ هەستکەم کە ئیسیفادە لە خۆرەکە ئەەکەم بۆی ڤیتامین دی وەرگرم ناشتیوانی ئیسیفادەی لێ ناکەم ئەبێ خۆرەکە ڕاستەوخۆ لەژێر جلی شەو ئیسیفادەی لێ ناکەم ئەبێ بیا لە پێستەکەم ئەی تۆ ئەتوانی ئەوە بەکاربێنی ئەگەر لە حاڵەتێک ئەگەر ڤیتامین دی لیڤڵەکەت زۆر کەم بێ ئەو کاتە بە سەپلیمنت ئەتوانی بەکاری بێنی و ئەگەر مەسەلەن بەبێ ئەوەی فەحسی خوێن بکەیت بۆی بزانین لیڤڵی ڤیتامین دیەکەت چەنە ئەبێ ئاگاو لێبێت دۆزێکی کەم زۆر بەکەم بەکاربێنی مەسەڵەن ئیتر ئەو پەڕی لە 2000 و 4000 و ئەوانە تێپەڕ نەکا بۆ ئەوەی ژەهرایی بوون بە ڤیتامین دی دروست نەبێت لە توێ ئەگەر بۆ مدەیەکی زۆر بەکاری بێنی هینەکەی تریش بەڕێی من باشترین سیستمی خواردن یاخود بۆ ئەوی کە نەهێڵی کێشی زیاکات طبعا احتیمام بی بە خەوت احتیمام بی بە ئاو خواردنەوە احتیمام بی بەوەی ئەگەر ڕۆژانە وەرزشیش نەکەی بەس نیو سەعاتی ڕۆشتن بکەیت زۆر باشە سووری خوێن چالاگە بێ زۆر سەحەت نەفسیان مرتاحتر ئەبێ لەگەڵا ئەگەر باسی خواردنیش بکەین ئەتوانی تۆ خواردن هەموو جۆرە خواردنێ بخۆی بەس ئەو خواردنانی کە خراپە دەریکی لە خواردنەکەت خواردنی شەکرە شەربەتی دەستکردە ئیشی هەبیرە هەر شتێ بە ئاردی سپی دروستکرابێ بیکەی بە بەدیلە باشەکانی کە مەسەلەن سەوزەواتە میوەیە دانەوێت لە تەواوەکان یعنی نانی بۆرە برنجی بۆرە مەسەلەن ساوەر ئەگەر بە بێ دۆشاو لینەی مەسەن ئەمە اختیارێکی باشتر لە برنجە سپێکە بەس طبعا بێت دائیمەن تۆ ئاگاو لەوە بێ بە کەمیت خواردن بخۆی چکە لەوانەیە تۆ ئەو خواردنێکی ئیخۆی ئەگەر تەندروستیش بێ بەس زۆری لێ بخۆی لەوانەیە هەر بێتە هۆی قەڵەوی نازانم وەڵامەکەت وەرگر کاک محەممەد دەستخۆش کاک چۆمان فەرموو زۆر سپاس بۆ دکتۆرە بۆ زانیاریەکانت لە ڕاستیان من دوو پرسیاری زۆر دوو پرسیارەکەم بم بوورە گەر ئاماژت پێیا بێت چکە بۆ کاتێکی کەم لەگەڵتانە نەبووم ئۆفلاین بوو بە کورتەکەی ئەکرێت بڵێن قەڵەوی نەخۆشیە یان با بڵین دزیسە یان دیسئۆردەرە گەر بە ئینگلیزیەکەی بڵێن بە تایبەت باسی کۆمەڵە حاڵەتی نەفسی و سایکۆلۆژی دکرێت پرسیاری دووەم ئەوەیە بۆ کەسانی قەڵەون یان قەڵەویان هەیە کرێ بڵین کامیانە لە بینی جێنێتیک و کرداریان بیهیڤێر ئایا مەشتێکی بیهیڤێرە فاکتێکە یان جێنێتیکە هەرەوە سپاس دەستخۆش کاک چۆمانگە زۆر سپاس طبعا بەوەی کە بەڕاستی لە زۆربەی بەپێی توێژینەوە تازەکان و بەپێی ئەوەی پۆلێنکردنە تازەکان زۆربیان قەڵەوی ئێستا وەکو نەخۆشیێک حسابی بۆکەن بۆچی وەکو نەخۆشیێک حسابی بۆکەین چکە زۆربەی نەخۆشیە مزمینەکان هۆکارێکیان قەڵەویە ینی ئەگەر تۆ لە نەخۆشی شەکرەوە بێ یەکی لە هۆکارە گرنگەکانی قەڵەویە نەخۆشی زەخت پەستانی خوێن بێ یەکێ لە هۆکارە گرنگەکانی قەڵەویە نەخۆشی دڵ و لولەکانی خوێن بێ هۆکارێکی قەڵەویە ئەگەر لە یەکەم و باسمان کردۆ لەوێ لەوانەیە لەوێ نەبوو بێتی کە هەموو سیستمەکانی لەش علاقیان بە قەڵەویەوە هەیە بۆیە قەڵەویش وەکو نەخۆشی دیسانەوە حسابەکرێ لە زانستی تازەیە لەبەر ئەو بۆیە یعنی کەسەکە وتمان ئەبێ ئەوە لە مێشکیا دەرکە کە مەسەلەکە ئەوەیە بۆ ئەوی جوان دەرکەوێت بۆیە حەزەکە کێشی دابەزێ ئەبێ مەسەلەکەی لای ئەوە بێت تەندروست بێت جسمی تەندروست بێت و کێشێکی تەندروستی هەبێت یعنی زیاتر ئەوەی لا مهم بێت بۆ ئەوەی پرسیارەکەی دووەمت بیرم کێتەوە وتێ قەڵەوی علاقەی هەیە بە جینێتیکەوە یاخود بیهیڤێرە طبعا ئێمە ئەتوانین بڵین هۆکارەکانی قەڵەوی زۆرن هۆکاری جینێتیکمان هەیە کە زۆر دەوری هەیە مەسا ئێمە عادەتەن یەکێ لە سوالەکان کە لە چارەخوازەکانی کێ بۆ لای ئێمە مەسەن لێ پرسی ئال قەڵەوی هەیە لە عیلەکەتە هەیە لە دایک و باوک و خوشک و برایە چکە عادەتەن ئەو کەسانە ئەگەری قەڵەوبوونیان زیاترە بەس ناتوانین بڵین جینێتیک بۆ نمونە ئەگەر جینێتیک هەی بێت ئەو فاکتەرەی هەبێت بەڵام کەسەکە زۆر ئاگای لە خۆی بێت و ئاگای لە خواردنی بێ ئاکتیڤ بێت چالاک بێ ئەو شتانە معنایەوە نیە ئەبێ ئەو کەسە هەر بە قەڵەوەی بێت نەخێر یعنی ئەمە جینەتیکەکە وای لێ ئەکا ئەگەر کەسەکە زۆر ئاگای لە خۆی نەبێلوانی سریع قەڵەو بێتەوە بەس ئەمە وای لێ ناکە کە بۆ مستەمری قەڵەو بێ ئیلا ئەگەر سەبەبەکە نەخۆشی بێت هەندێک کات ئێمە سەبەبی نەخۆشیمان هەیە بۆ نمونە وەکو کەسەکە لەوانەیە هەستی پێ نەکردبێ خودەی کەم ئیشکە
ئەوە دیسانەوە سیرەکی کەسەکە هەر بەڕاستی خواردنی زۆر کەمە کە چێو کەسە هەر بەرەو قەڵەوی ئەچێ لەبەرەوە لەو حاڵەتە ئەبێ چێکی غودەکانی بکاتەوە لەوانەیە سەبەبێ بێ لەوانەیە سەبەبی دەرمانێ بێ وەریگرت بێ مەسەن چۆ بۆ لای دکتۆر خۆی پێویستی بۆ ئەو دەرمانە وەرگێ بۆ نمونە دەرمانێکی وەرگرتۆ بۆ جونگەکانی یان بۆ شتێک سێکی مادەی ستیرۆیدی تیا ئەم مادەی ستیرۆیدە بەبێ ئەوەی کەسەکە سێرەکە مودێک ئیشتیهایەکرێتەوە مودێک بەرەو قەڵەوی ئەچێ لەوانەیە نەزانێت سەبەبی ئەوە یەکێکی ئەوەیە کە ئەو عیلاجە وەرەگرێ یان هەندێ عیلاجمان هەیە بۆ کە ئابە و بێتاقەتی خۆی لە خۆیان شەهیە ئەکاتەوە ئەگەری قەڵەوبوونی هەیە بۆ لەو کاتی بەکارهێنانی و عیلاجانەیە کەسەکە ئەبێ زۆر چالاک بێ ئەبێ زۆر ئاگای لە خواردنی بێ ئەتوانین بڵین فاکتەرەکە تەنها یەکێکیان نییە فاکتەرمان زۆرە اینجا لەگەڵا فاکتەری ترمان هەیە مەسەڵەن جۆری خواردن بڕی خواردن مەسەڵەن چالاکی کەسەکە مێتابۆلیزمی هەڵکەوتەی کەسەکە مەسەڵەن ئەگەر ماسوولکەی زۆرتر بێ سوتانی سریعتر ئەبێ ئەگەر ماسوولکەی کەمتر بێ لەوانەیە سوتانی کەمتر بێ ئەنی فاکتەرمان زۆرە بۆ قەڵەوی دەستەکان خۆش بێ دکتۆریان کارزان فەرموو سڵاو دکتۆری بەڕێز وڵات چەند پرسیارێکمە بوو بە دکتۆرێ برێم بێ زەحمەت چەوری ناو خوێن و چەوری ژێرپێست جیاوازی هەیە دەکرێت کەسێک لاواز بێ مەسەن ڕێژ چەوریشی زۆر بێ و چۆن دەتوانین مەسەن فاسی چەوری ناو خوێن بکەین ینی چارەسەریش چییە؟ سپاس سەرچاو کاکارزانیان زۆر سپاس طبعا بە تەکیدی فەرقی هەیە ئێمە چەوری خوێن ئەگەر بە تێرمە طوبیەکەی ئێمە چەوری خوێن چەند جۆرێکمان هەیە تۆتەڵ کۆلیسترۆلمان هەیە کۆلیسترۆلی خراپی خوێنمان هەیە کە LDL و VLDL و ئەمانەیە کۆلیسترۆلی باشی خوێنمانەیە HDL-ە چەوری سیانیشمان هەیە ئەوش هەر بە جۆرێک چەوری خوێن حسابە ئەمانە بە فەحسی خوێن دیاری ئەکرێ کەسەکە بەڵام باشترەکە کاتی ئەو فەحسە ئەکات بەلایەنی کەمەوە 10 بۆ 12 سەعات بێ بە ڕۆژوو بێت یعنی ئەتوانێت ئاو بخواتەوە یان چا بەبێ شەکروشت بخاتەوە بەس یعنی هیچ شتێکی تر نەخواتەوە بچە فەحسەکەی بکات ئەگەر ئەمە لە نۆرمەڵ زیاتر بێت ئەو کاتە کەواتە چەوری خوێنی هەیە طبعا بەڵێ زۆر ئاسایی هەنێک کەسمان هەیە چەوری ژێرپێستی کەمە یاخود لاوازە بەس چەوری خوێنی خراپ یعنی چەوری خراپی خوێنی بەرزە ئەمە کەس هەیە واهەیە بەڵێ بەعزە جارێ ئەوەش جینێتیک دەوری هەیە چکە ئێمە چەند تێرمێکمان هەیە لە طوبیە ئەو کەسانی هەنێک کەس هەیە کۆلیسترۆلی خوێن بە عایلەوی بەرزە ڕەنگە کەسەکە زۆر کێشی نمونەیش بێ بەس جینێتیک لە عیلەکە و بووی مابێتەوە کە چەوری خوێنی بەرز بیان چەوری سیانی بەرزە ئەمانە جینێتیک دەوری هەیە و یان هەندێک کات خراپی خواردنەکەشی دەوری هەیە مەسەلەن لەوانەیە واهی بێت جسمەکە چەوری خەزم نەکات بەس بە ناڕاستە و خۆ تەسیری هەبێت چەوری خراپی خوێنی بەرز کاتەوە کاگاران فەرموو سڵاتان لێبێ سڵاو لە دکتۆر دەستخۆشێ بۆ ئەم ڕوونکردنەوانە کۆمەڵە پرسیارم هەیە دکتۆری بەڕێز ئایا قەڵەوی کاریگەری چییە لەسەر فەقەراتی جسم بڵێن فەقەراتی پشت هەروەها عەمەلیاتکردن و بچووکردنەوەی گەدە کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی قەڵەوی جا خوێن و غودەکان چ کاریگەریشی هەیە هەروەها تەنها چەوری کاریگەری هەیە زیادبوونی ڤیتامین و کاربۆهیدراتی زیاد لە جەستا بەڕێزی باسی بۆ ماوەی کرد ئایا بۆ ماوەی چ کاریگەریشی هەیە لەسەر زیادبوونی قەڵەوی هەروەها من ئێستا خۆم بۆ خۆم تۆزێ کێشەم لەگەڵ قەڵەو بوونا هەیە لە کاتێکا وەرشی باش شەکەم و بگرە زۆر خۆمانوەکەم بەڵام بە حکمیەوەی کە لە کاتی ناخواردنە ئاو لەگەڵ نانەکە زیاتر دەخۆم پێم وایە تا ڕادەیە کاریگەری چی هەبێ لەسەر کشانی گەدەکە دووجی هەنێ جار لە ناو کوردەواری خۆمانە باز دەکرێت ئەڵەن دووجی حیوان کاریگەری هەیە لەسەر توانەوەی چەوری زای لەش یاخود ڕۆنی خۆمانە کە بەکارهێنین جگەل لەو بابەتە گورچیلە عادەتەن بەهۆی کێشەی گورچیلۆ مرۆڤ ئەبین ئاوسانێک ڕووەدا بە تایبەتی لە قاچ و دەست و ئانەیە ئەوە هیچ پەیوەندیشی بە قەڵەویۆ هەیە زۆر سپاس دەستخۆش بێت زۆر سپاس کاگارام بەس جەماعەتی سوالی زۆر بۆ گەر کاک هاوبیریان مەتیم با کەشتم پێ نەمنووسی باسی ئەوەت کرد کە
علاقی هەیە قەڵەوی علاقی هەیە بە جیناتەوە بەڵێ بە تەکیدی علاقی هەیە بەڵام وتمان تاکە فاکتەر نییە ینی بۆ نموناگەر با جیناتی قەڵەوی تیاابێ بەس ئەگەر تۆ لایفستایل لە شێوازێکی تەندروستانە بێ بۆ نمونە زۆر چالاک بی ئاگاد لە بڕی خواردن و نوعەتی خواردنەکەت بێ ئەوە شەر نییە قەڵەوبی ینی هەر بڵێ لەبەروی لە عیلەکەی قەڵەوی هەیە لە جیناتمان قەڵەوی هەیە هەرە بێ قەڵەو نە شتیوانە ئەگەر خۆت زیاتر ئاگاد لە خۆت بێ ڕاستە لەوانەیە ئەگەری سەری قەڵەو بوونەوە لە تو زیاتر بێ بەس ئەمە دەلال لەوە ناکە کە تۆ هەرە بێ قەڵەو بیت لەبەرەوەی جیناتی قەڵەوی تیایە. دووەمیان باسی ئەو خواردنەوە لەسەر ژەمەکان ئەو خواردنەوە لەسەر ژەمەکان تۆزی ئەمە تێگەشتێکی هەڵە هەیە لە ناو خەڵکە ئەو خواردنەوە لە کاتی وەجبەکانە قەڵەوە ناکە بەسک ئاوسان دروست دەکە ناڕەحەتی هەرسکردن دروست دەکە کە دوایی هەڵەسی سێرەکەی کە قورسە هەستەکەی ناڕەحەتە هەستەکەی هەرسکردنە قورسە بەس وەکو قەڵەوی دروست ناکە بەس ناڕەحەتی گەدە و ناڕەحەتی هەرسکردن دروست دەکات چکە ترشەڵۆکی گەدەت ڕوون ئەکاتەوە ئێمە ئەو ترشەڵۆکە بەکارهێنین بۆ هەرسکردن کە تۆ ڕوون کردەوە و زۆر ئاو خواردوانست کە ئاوسێ هەرسکردنەکەت باش نابێت. پرسیارێکی تر لەبارەی دووک بوو وتە دووک بۆ چوری توانەوە بەکارێت طبعا ئەوە تۆزێک ئەوەش هەڵە تێگەشتن هەیە لە ناو خەڵکە مەسەن کە ئێمە باسی دووگ و ئەوانە ئەکەین ئێمە لەسەر ئەساسی پلانی کیتۆ دایەت هینەکەین ئەو پلانی کە کاربۆیدریتمان هەمووی دەرهێناوە ئێمە احتیمادی ڕئیسیمان لەسەر چوریە دووگیش لەبەرەوەی جۆرێکی چوریە ئەتوانێت لە پلانی کیتۆ دایەتات بەکار بهێنێ بە ڕێژەیەکی دیاری کراو بەس لەبەرەوەی دووک ئەو چوری کە تیاتی چوری تێرە لەبەر ئەوە بەپی زۆربەی توێژینەوەکان باشترە کەمیەتەکەی تهدید کرێن نەک هەر بۆ نمونە بە هەوەستی خۆت دووک بخۆی مەسەڵەن تۆ ئەوەی کە مەسەڵەن یەکێک بیکە بۆ نمونە برنج باوەسی خۆی بخواندان باوەسی خۆی بخوات چی ئەوێ بیخوا شیشە دووگیش بکا بەسەر یا بڵێ ئەمە زەعیف مەکان شتیوانە بە هیچ شێوەیەک شتێکی وا نییە زانستی نییە ئەوە باسی دکتۆرگان باسی ڕۆنی کوردی کرد ڕۆنی کوردی و کەرەکەش ئەچێتە هەر ئەو بابە وەکو وتمان لە کیتۆدایەتە بەکارهێنانەکەت ئەتوانی زیاتر بێ بەس وتمان احتیمادی ڕئیسیش لەسەر ئەوە نەبێت چکە ئێمەمانەیە چوری ناتێریش زیابێت بەڵام بچی تۆ لە خواردنی ئاساییە بچی یەکتەن ڕۆنی تێکی ئێمە لە 1 گرام ڕۆنا یعنی هەموو جۆرەکانی زەیت بە زەیت و ڕۆنی ئاژەڵی و کەرە و ئەوانەشەوە 1 گرامی 9 کالۆریمان ئاەتێ لەبەرەوە وزەیەکی زۆری تایە یعنی لەبەر ئەو بۆ نمونە لەوانەیە کەوچکێکی چێشت زەیتێک یان ڕۆنێ تقریبا 130 کالۆری تیابێ ینی تۆ ئەم کالۆری هەر لە خۆتەوە زیایکی بۆ خواردن ئەمە لەوانەیە باش نەبێت بەس لە حاڵەتی پلانی کیتۆیە کە تۆ لەسەر کیتۆی ئەوە شتەکان ئەگۆڕێ بۆیە لەوانەیە تۆش ئەوەی کە ئەڵێ مەسەڵەن وتوانە دووک یان ڕۆنی خۆماڵی بۆ چوری دابەزان ئەبێ ئەوە لە حاڵەتی کیتۆیە ئەبێت نەک لە حاڵەتێکە هەر تۆ خۆت بۆ خواردنی خۆت زیایکی تو وابزانی کێشە پێدا ئابەزێ اینجا کاک هاوبیر وەبزەم جەماعەتی پرسیاری تریش بوو بەخوا لەسەر غودە غودە وتمان ئەگەر تەمەڵ بێ ئەگەر غودەی تەمەڵ بێ باڵە بە تەکیدی وا لێ ئەکا کێشە بەرەو زیابوون ئەچێت لەبەر ئەو زۆر گرنگە چێکی غودە بکرێتەوە بۆ ئەو کەسانی کە هەست دەکەن خواردنیان کەمە و هەر وردە کێشیان بەرەو زیابوون ئەچێت ئەنی ئەبێ چێکی غودەیان بکەنەوە ئەگەر هەندێک کات کە غودەی تەمەڵە هەبێ تۆ ئەبێ هۆرمۆنی تایرۆکسین وەکو هۆرمۆنی دەستکردی غودە وەرگری بە حەب یعنی ئەوە لە لایەن پزیشکی هەناویەوە بۆ دەنووسێت لەگەڵ لاوازی گورچیلەکان لاوازی گورچی لاوازی گورچی ئەگەر گورچیەکێ گورچیلەی لاواز بێت پەیوەندی هەیە بە سست بێت گورچیلەی پەیوەندی هەیە بۆی کە قڵەو ببێت لەگەڵ پرسیارێک تریشی ئەوە بوو کە عملیاتی بچووکردنەوەی مەعیدە طبعا ئەوەی سستی گورچیلەکە ڕاستیەکەی ئەمە ئێمە قەڵەوبوون بۆیە دائیمەن پێکهاتی جسم یعنی فەحسی پێکهاتی جەستە ئەکەین بزانین بەڕاستی ئەم قەڵەویە لە قەڵەویەوە یاخود هەندێک جار احتیباسی ئاوە یعنی ئاوە لەژێر خانەکە لەژێر پێستا کۆبۆتەوە عادەتەن لەو کەسانی کە موشکلەی گورچیلەیانێ عەجزی گورچیلەیان هەیە زۆربەی کات بە وەزن زیا ئەکەن بەس ئەم وەزنە لەوانەیە کە فەحسی پێکهاتی جسمەکەیان بۆ ئەکەین چوری نییە احتیباسی ئاوە بەهۆی ئەوەی کە گورچیلەکان ئیش ناکە ناتوانێت ئەم ئاوە بکاتە دەرەوە بۆیە لە زۆربەی حاڵەتەکانە ئەو کەسە یعنی بۆیە ئەبێ دیاری کرێ ئایا بەڕاستی ئەم کەسێکی کێشی زیای کردو ئەگەر بۆ ئەو کەسانە عەجزی گورچیلەیان هەیە یعنی ئەو کەسانی لەسەر دەیلەزەن دایلیسیسیان بۆ ئەکرێ زۆربەی کات وەزنیان زیە ئەکا بە ئاو نەک بە چوری
اینجا بۆ ئەوەی گەدەی برینی گەدا طبعا برینی گەدا بە پێی گایدلاین طبعا ئێمە بزانین ئیندیکیشنی هەیە یان نا یعنی ئایا ئەو کەسە پێویستەکە گەدەی ببڕێ یا خودنا بە پێی گایدلاینی بەریتانی نایس گایدلاین ئەگەر یەکێک کەسێک BMI کێش ئەوان BMI هاوکێشەیەکە کێش بۆ باڵا بەتوانی 2 ئەمە ڕێژەیەک دەرەچێت ئەگەر ئەم ڕێژەیە لە 40 زیاتر بێ و کەسەکە ئیرادەی نەبێت کە بتوانێت ڕێژیم بکات ئێمە ئەڵێن یەکسەر باشترە کەسەکە بچێ بۆ قەسی مەعیدە بۆچی لەبەر ئەوەی ئەو کەسە ئەگەر هەر بوو بێ ئیرادەیە بمێنێتەوە بۆ قەڵەویەوە بمێنێتەوە ئەگەری توژبوونی هەیە بە شەکرە و نەخۆشی دڵ و جەڵتە و ئەمانە هەموویە بۆیە لەو باشترە ئەمەلیاتەکە بکات و مەعیدەی بچوو بکات و بۆی وەزنێکی سەریع دابەزێنێ وەک لەوەی تووشی ئەو نەخۆشیە درێژخایانە بێت بەس لە حاڵەتێکە یاخود ئەمە وتمانەگە BMI-یەکەی لە 40 زیاتر بێ یاخود BMI-یەکەی لە 35 زیاتر بێ بەڵام لەگەڵیان خەریک بێت توش بێ بە شەکرە لەو حاڵەتەش ئەگەر کەسەکە زۆر کەسیشمانەیە لەو حاڵەتەشایە و بەس هەر بە ڕێجیمیشدا ئەبەزێنێ ینی زۆر کەسمانەیە وەزنێکی باشدا ئەبەزێنێ بە ڕێجیم و وەرزشکردن یاخود وەرزشێکی کەم هەر ڕۆشتێک لەگەڵ یا ڕێجیم بەس خەڵکمانەیە ئەگەر بۆ نمونە BMI-یەکەی 35 بێت و لەگەڵا خەریک بێت توش بێ بە شەکرە و هیچ ئیرادەیەکی نەبێت کە کێش دابەزێنێ بە ڕێجیم ئەو کاتەش بۆ ئەو کەسەش قەسی مەعیدە ئەبێت بۆی نەهێڵی توش بێ بۆ نەخۆشیانە خۆش دکتۆریان کاک بڕوا وەرەگرین کاک بڕوا بوو بورە دەبێت کە لەواچێت چاڕێژ بکەیت ئێستا شانسی خۆت ئەنموید نابێت ببوورە بەڕاستی پێچی کێشەی لە ئینتەرنێتەکەت هەبێ کاک بڕوا بورە بۆیە ناتوانین ئەنمیوتێکێنێنەوە خەریکین وەری ناگرێت بەڕاستی کە وەرەگرم کاک پێشەنگ سڵاتان لێ بێم کاتتان باش کاکە کاک بڕوا فەرموو بەڕێز پرسیارێکم بۆ دکتۆرەکانی سوپاس دەکەم بۆ زانیارەکانی وەڵای پرسیارێکم سەبارەت بە قەڵەوی نییە بەزە من ماوەیەکی زۆرە بەدەستە پرسیارەوە دەناڵێنە بڵێن وەڵامەکەیم دەست ناکەوێت پرسیارەکەی من ئەوەیە کە من کێشم بە هیچ شێوەیەک زیاد ناکات خواردنی زۆر دەخۆم بەڵام یەکسەر بڵێن دوات بۆ 2 ساعات 3 ساعات برسی دەمەوە وەرەوە دکتۆرەکان لەگەڵ ئەوەشدا یاری ئاسن دەکەم چەندی پرۆتینم گۆڕیوە ئەمینۆ ئەسید و BCAA و گلوتامینیش دەخۆم بەڵام هیچ کات ئیسفادەم لەوانە نەکردووە وەروە هەر کاتێکیش بڵین هاتوو بڵین 6 مانگ ئەو 9 مانگە یاری دەکەم جسم بۆ شێوەیە نییە کە خۆم دەمهەوێت وەروە لەلایەکە لە قاحەش یاری دەکەم ئەو گۆڕانکاری نییە کە خۆم دەمەوێت بەدەست مناوە لەلایەکیش قسەی خەڵکی هەر دەڵم بۆ یاری دەکەی کێشە زیاد ناکە سپاسی دەکەم کە وەڵامێکم داتەوە لەو قەلەقی ڕزگارم بکە کاک بڕواگیان طبعا بۆ یەکێک بۆ ئەو کەسانی کە کێشیان کەمەوە ئەیانەوێت دابەزێ یەکەم شت کە زۆر مهمە ئەبێ ئیرادەیان هەبێ ئەمە ئەبێ لایەن زۆر ئاسایی بێ کە ئەمە پلانێکی درێژخایەن بێ بۆیان چکە ئێمە زۆر لامان ئاسانترە کە یەکێک کێشی زیایی هەبێ دای بەزێنێ وەک لەوەی یعنی قورسترە لەوەی کە کێش یعنی ئەوەی کە ئەوێ کێشی کەمە و زیایکە قورسترە ئەبێ بۆ ئەو کەسانە بۆچی لەبەرەوەی لەوانەیە ئەنی ئێمە فاکتەرمان زۆرە بۆچی کەسەکە کێشی کەمە یاخود بەڕاستی کێشی کەمە یاخود زیاتر دەوروبەرەوات پێ ئەڵەن چکە زۆر کەس هەیە بۆ لای من بۆ نمونە کێشێکی نمونەیی زۆر باشی هەیە بەس لەبەرەوەی تەئسیری قسەی خەڵکە پێڵەن زعیفە ئەمیش لە مێشکی خۆیان هەستەکە کە کێشی کەمە بە شەرتێ مەسەن کە فەحسی پێکاتی جسمی بۆ ئەەکەی ڕێژی چێوری ژێرپێستی نۆرمەڵە ڕێژەی ماسوولکەکانی نۆرمەڵە کێشی بۆ باڵاشی نۆرمەڵە یان هیچ کێشەیەکی نییە ئەمە جارێ ئەبێ بزانی ئایا بەڕاستی تۆ کێشی کەمە یا خوددا دووەمیان لەو کەسانی وەکوتمان ئەوانەی کێشیان کەمە لەوانەیە ئێستا تۆ ئەبێ پرسی مەسا ئایلەکەتان چۆنیە بوونیەتی جسمیان چۆنیە مەسەن خوشکەکان براکان دایک باوک پور خاڵ ئەمانە ئەگەر سێریان کەی لە دەوروبەرە ئەمە جسمیان چۆنیە چکە بەڕاستی جیناتیش فاکتەرێکی ترە بۆ ئەو کەسانێکی کێشیان کەمە چکە ئەگەر فاکتەری جیناتیان هەبێ ئەوانە پیانەوتێ هارد گەینەر یاخود فاست مێتابۆلیزمیان هەیە زۆر سەریع جسمیان ئەوەی ئەیخوا ئەیسووتێنێ و لەگەڵیشیان درەنیش سەر ئەکەون لەبەر ئەوە ئەبێ زۆر لادی احتیادی بێ ئەگەر بۆ نمونە ساڵێکیش وەرزش بکەی ئەو تەغیرێک کە ئەیبینی هێواش بێت یعنی ئەبێ ئەمە زۆر لاد ئاسایی بێت چکە ئەگەر بوونیەتی جسمەوە بێ سەریع بیسووتێنێت ئەبێ لاد ئاسایی بێت هەندێک کات نازام ئەگەر چێکە کردی بێتەوە کات بڕوە ئەبێت لەو حاڵەتانەیە مادەم تۆ ئیشتیهاد باشە یعنی ئەڵێ ئیشتیهام زۆرە کەواتە ئەبێت چێکی چەند شتێک بکرێتەوە بۆ نمونە لەوانە غوددا چکە غوددە وەکو چۆن ئەڵێن ئەگەر کەم ئیشکا قەڵەوتەکە ئەگەر زۆریش ئیشکا دیسانەوە
زعیف دەکا بەبێ ئەوەی یعنی بەبێ ئەوەی هیچ شتێک گۆڕابێت و هەر وردە لە بەرەو زعیفی ئەڕۆی هەندێک حاڵەتی ترمان هەیە بۆ نمونە ئێمە پێڵێن ئەلارمین ساین بۆ نمونە سەبەبێک هەبێت کە تۆ ئەو کێشەتدا ئەوازێر بەبێ سەبەب بۆ نمونە پیسایەکە درەش بێ یان خوێنی تیابێ یان مەسەڵەن بڕشیتەوە خوێن بێنیتەوە یاخود کۆکەت هەبێ خوێنی پێوە بێ یاخود لە هەموو حاڵەتێکە ئەگەر کێشێکی سەریع لە مودەیەکی کەما دابەزێنی ئەمە زۆر گرنگە چێکی بکەیتەوە بزانین سەبەبی ئەمە چییە یعنی ئەگەر بۆ نمونە خەڵکمان هەیە مەسەڵێن لە مانێکا بەبێ ئەوەی ڕێجیم کەم 6 کیلۆم داوەزانەوە یعنی ئەمە زۆرە لەبەرەوە ئەمە ئەبێ بەڕاستی فحوساتی کامل هەمووی بۆ بکرێت بزانە بدۆزرێتەوە سەبەبی ئەم وەزن سەریع داوەزانە چی بووە بەڵام تو ئەگەر هەر لە مناڵیەوە کێشێکەم بووە و مەسەن لە عیلەکەیە خەڵکی وەکو بوونێتی جسمی تۆ وایە کەواتە زیاتر ئەچێتە بابی ئەوەی کە تۆ لەوانەیە حەقە سەریع بێ بۆیە زۆر گرنگە کات بەی بەخۆت کات بەی بە وەرزشەکەت خواردنە باش بێت یعنی تۆ لەوانەیە مادەم سەریع ئەسووتێنی کاتە ئەبێ خواردنەکەت زۆر لەوە زیاتر بێ جسمە ئەیسووتێنێ بۆ نمونەیەک ئەگەر بۆ نمونە جسمی خۆت 2000 کالۆری بسووتێنێ لە ڕۆژەکە تۆ بەلایانی کەمەوە بێ 500 بۆ 1000 کالۆری سەرو ئەوەی خۆت بخۆیت کە ئەیسووتێنی ئەبێ ئەو خواردنانەی کە کالۆری زۆریکی لە خواردنەکەتە و لەگەڵا فریکوەنسی خواردنەکەت یعنی زوو شت بخۆیت یعنی ئەوەی کە خۆدێکی زۆر باشە بەس ئایا تۆ چی ئەخۆیت بۆ نمونای بێ محاولەکی هەموو سەری 2 سەعات جارێ بەلایانی کەم تۆ ئەگەر چڵێ چەرەسات بووە چڵێ میوەی وشکراو بووە تۆزی زەیتون بووە ئەڤۆگادۆ بووە پەنیر بووە نازام چی بووە بیخۆیت یعنی ئەبێ وردە بۆ ئەوی چی بێ کە تۆ بەم زووە کە خواردن ئەخۆیت ئیفرازی ئینسۆلین زیاتر ئەبێ ینی شەکر تۆزە بەرزە بێتەوە ئینسۆلین ئیفرازە بێ ئینسۆلین خۆی پێڵێن هۆرمۆن ستۆری ینی هین چوری خەزنەکە بۆی ئێمە ئەمانەی زوو ئینسۆلین دەربیرێ لە جسمی تۆ بۆی چوریەکانە زیاتر بۆ خەزنکە و اینجا لەگەڵ ئەوەی کە ڕاضی ماسوولکە دروستکردنەکەی مشتێکی زۆر باشە چکە تۆ ناتەوێت ئەو چوری زیایەکی هەمووی بە چوری بێ ئەو کێشی زیایەکی هەمووی بە چوری بێ تۆ توی سەحیانە زیایکی لەبەرەوە بە ماسوولکە ئیشیکەی بەس ئیشکردن لەسەر ماسوولکە کاتی ئەوێ و لەگەڵ شاتکایە یعنی قسەی خەڵک هینە نەکات یعنی تەسیری تێنەکا بڵێ ئەو بۆ چەندمانە تۆ وەرزشەکەیت و پێێتەوە دیارنیە تەکید بە هەر هەز بە فەرقەکەی بەس بۆ نمونە لەوانەیە لە جسمی تۆ واهی بێبوونیەتی جسمە لە جیاتەی بە سێمان فەرقکەی بە ساڵە فەرقکەی یعنی بەس ئەوەیە کاتە ئەوێت ئەجا ئەفو بە بۆ تاوکەرە خۆراکیەکانیش ڕاستێکی ئەگەر خواردنەکەت کۆمپلیت هەموو خواردنە وزەی باشی تیابێ لەگەڵیا هینی تیابێ لە زۆربەی حاڵەتە ڤیتامین و کازای باشی تیابێ لە زۆربەی حاڵەتە پێویستمان بە تاوکەری خۆراکی نییە لە هەندێک حاڵەتە ئەگەر کەسەکە بزانین کە خواردنی تەواو ناخوا مەسەن لەو کەسانی ئیشتیهایان نیە لەوانەیە نەقسی ڤیتامینە شتێکیان هەبێ ئەبێ ئەوە نەقسی ڤیتامینەکە چاکەینەوە اینجا لەوانەیە پێویستکە تاوکەری خۆراکی وەکو لە شێوازی پرۆتین و BCAA و ئەم شتانە کریاتین و ئەوانە بتوانین بەکاربێنین بەس وەکو مەرحەلەی یەکەم لە زۆربەی کەسە پێویست نەکات تاوکەری خۆراکی بەکاربێنن کاک پێشنگ فەرموو سڵاو دکتۆرام کاتەوە باش سەرچاو بژیت دکتۆرە ئازێت دەمێ من چەند پرسیارێکمدا دروست بووە بەنسبەت کیتۆدایەتەوە کیتۆدایەت ئەوەنەی کە بیستومانە با بڵێن پێم وا بێت ئەڵێت کێشی خۆت زەربی سی ئەەکەیت لە سا 75 بە پۆرتینیان لە سا 70 و ئەوی تری بە چوری و بەشێکی کەمی بەکاربۆیدرێت بەڵام وەکو ئەوی کە ئەبینم لە بازێ لە بەرنامەکانی کیتۆدایەتە با بڵێن خواردنی گۆشتی زۆر تایە ئایا ئەم خواردنی گۆشتە بۆ شێوەیە کە با بڵێن بخورێ پێم وابێ نازانم مادەیە کە گورچیلە دەریادیان شتێ نابێتە سەبەب بۆ بۆی دروستکردنی بەردی گورچیلە ئەمە یەکێک لە پرسیارەکان یەکێک لە پرسیارێکی تریش ئەفو ئایا با بڵێن چینێک لە خەڵک جاری وا هەیە با بڵێن وەکو کۆمەڵە دکتۆر کە ئیشی شەوانەیان هەیە کۆمەڵە خەڵکی تر کە ئیشی شەوانەیان هەیە جاری وایە ناتوانن لە هەفتەکەیە بە تەواوی لەو ساعتانەی کە با بڵێن لە 12 شەو بۆ 8 بەیانی کە پێم وا بە هۆرمۆنێک دەرەیرێ بۆی ئینسان بە تەواوی ئیسراحەتکە ناوی هۆرمۆن شتەکە نازانم چێ بەڕاستی لەم کاتەیە ئایا ئەگەر کەسێک لە هەفتەکەیە شەوێک یان دوان ئەوەی نەتوانێت لەو کاتەیە بخەوێت کە زۆرترین سوودی هەیە چۆن بتوانێت ئەوە تعویز کاتەوە بۆ ئەوەی کە یعنی با بڵێن ئەو تعویزە بکاتەوە یارمەتی دەربێت لە دابەزانی کێشە لە بەرنامەیەکی کیتۆیە یاخود لە هەر نەوع ڕێجیمێکی ترە ئەوە بەنسبەت ئەو با بڵێن ئەوەی کە با بڵێن میتاپۆلیزمی لەش
ئایا ئەوە ئەکرێت یعنی با بڵێن شتێک کە سروشتی و پەیوەندی بە لەشی ئینسان خۆیەوە هەیە بە تەواوی یاخود ئەکرێ بۆ نمونە ئێستا بۆ نمونە با بڵێن من شێوازی ژیانم نەوایەکە مێتاپۆلیزمێکی لەشم هەیە لەوانەیە گەر لە ڕۆژێکە 1000 کالۆری وەرگرم لەشم بە چالاکی خۆم 300 بسووتێنێ 400 بسووتێنێ ئەکرێ من وای لێ بکەم هەر بە عینی چالاکی بەرزی کەمەوە بۆ 600 بۆ 700 ئەوەیە زیاتر هەرە بێت بە ڕێگەی ئەکتیڤیتی یعنی بۆ نمونە ڕاضەیە گیان شتێک زۆر باشە دەست خۆش کاک پێشنگ طبعا پرسیارەکە لەسەر کیتۆدایەتەکە نازانم ئەگەر لە بیدایەتە لێرە بووی باسمان کرد کیتۆدایەت ئەوەیە ئەو وزەی کە بڵین پێویستە ڕۆژانە لە سا هەفتای لە چەوریەوە بێت لە سا 20 لە پرۆتینەوە بێت لە سایە ئیتر 5 بۆ 10 ئاوا شتێکی وا لە کاربۆیدرێتەوە بێت طبعا ئەبێ ئەو کەسێکی کیتۆدایەتەکە ئەکا ئێمە بیدایەتی باسمان کرد چەند فەحوساتی هەیە بیکات بزانێت گورچیلەکانی بە مەزبوطی ئیژەکە بزانێت کە چەوریەکانی خوێنی چۆنە بزانێت کە بۆ نمونە یوریک ئەسیدی خوێنی چۆنە یان دائیم لوکوشتی نییە ئەو شتانە ئەبێت چێک بکاتەوە چونکە لەوانەیە ئەگەر ئەو شتانەی هەبێت ئەبێت لەژێر ڕێنمایەکی زۆر زۆر ورترە کیتۆدایەتەکە بکات پرسیارەکەی کیتۆ ئەوەی کەوتە گۆشتی سوورەکە طبعا ئێمە لە حاڵەتێکە ئەگەر گورچیلەکەت بە باشی ئیش بکات سەیکەی عادەتەن ئێمە پێش کیتۆدایەت رینال فانکشن تێست دەکەین یعنی ئیشی گورچیلەکان دیاری ئەکەین کە ئیشی گورچیلەکە نۆرمال بوو ئەگەری ئەوەی کە زەختێکی زۆر بچێتە سەر گورچیلە ئەو شتانە کەمترە بەس ئەگەر لە حاڵەتێکە گورچیلەکە خۆی بە تەواوەتی ئیش نەکا یەکێک بوو لەو شتانی کە باسم کرد لە کیتۆدایەتەکە نازانم ئەگەر لێرە بوو بێتی وتمان توێژینەوەکان جوابێکی لە ساسا ناوینەتەوە کە ئایا بۆ نمونە کیتۆدایەت تەئسیری نەرێنی چەند ئەبێ لەسەر ئەو کەسانی کە گورچیلەیان بە مەزبوطی ئیش ناکە یاخود جگەریان بە مەزبوطی ئیش ناکە بۆی ئەو کەسانە عادەتەن ئێمە ئەتیما دەکەین لەسەر پلانی پۆرشن کۆنترۆڵ و کەمیت کەم بکەینەوە بەس ئەگەر زۆر زۆر پێویست پێ بچێتە سەر کیتۆیان ئەتکەین زیاد هەر پلانێکی تر کە پرۆتین و چەوری زۆرەتیایە ئەو کاتا بێت لە ژێر ڕێنمایەکی زۆر زۆر مەسەلانەی پێویستکە مانی جاری فەحسی گورچیلە بکاتەوە ینی بەس بۆ ئەوی بزانین هیچ زەختێکی زۆر لەسەر گورچیلەکە دروستە بێ یاخودنا بۆ ئەوەی مەسەلەی خەوەکە لە مەسەلەی خەوەکە طبعا خەوەکە نەکرد تەئسیری لەسەر قەڵەوی تەئسیری هەیە لەسەر زۆر زۆر نەخۆشی تر یعنی حتا باوەڕەکە تەئسیری هەیە لەسەر توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن بەرزی پەستانی خوێن توشبوون بە شەکرا یعنی ئەمان تەئسیری هەیە لەسەر ئەوە بەس ئێمە ئەگەر بۆ ئەو کەسە بوون منە لە هەفتەیەکە یەک ڕۆژوای لێ خەفەرە شتێکە خەوی باشنی ئەمە تەئسیرێکی نەرێنی وە ناکات وەک لەوەی کەسەکە بۆ نمونە هەموو ڕۆژێ سەعات 3 شەو بخەوێ یعنی ئەمە زۆر زۆر کاریگەری نەرێنیە بێ ئێمە عادەتەن کاتی ئەڵێن خەوی باش چییە واتە خەوەکەت لە کاتی خۆیان بێ لە سەعاتی تر 11 تۆ محاولەکی خەوتی بێتی و 7 بۆ 9 سەعات خەوتی بێتی لە شەوکە و خەوێکی قوڵ و باشیش بێ زۆر شتی عشاب بیشمان هەیە یارمەتی دەرە کە خەوەکەت خۆشتر و قوڵتر بکە بۆ نمونەیەکی لەوانە گوڵەبەی بوون کە ئەتوانێت کەسەکە پێش خەوتن بیخواتەوە ریلاکسی ئەکاتەوە هادیئی ئەکاتەوە هێوری ئەکاتەوە خەوەکەی باشتر ئەبێ بۆ نمونە سرکەی سێویژێکی کە لەو شتانی کە بەحسی لەسەرەکە یارمەتی خەوەکەت باشەکات ئەنی جەماعەتی شتی ترمانەیە زیوت طبیعەکانمانەیە زەیتی لاڤێندەر و ئەمانە یارمەتی دەرن کە خەوەکەت باشترکەن بەس بۆ ئەوەی کە ئیتر بەهۆی ئیشەکەتەوە واو لێ بێت ئەگەر ئیشەکەت هەموو شەیە تەئسیرەکات ئەروەڵات تەئسیری نەرێنی ئەبێت بەس ئەگەر لە چەند هەفتەیەکە ڕۆژێ 2 ڕۆژ ئاوای تەئسیرێکی نەرێنی وای نابێت پرسیارەکەی تریش بیرم چۆ کاک هاوبیر فریامان کە پرسیاری سێمی دکتۆرە من هەر زۆر خراپم بەس کێشەنی ئەگەر خۆی ئەگە لێمان بێ بە مەسەج بۆم لێرە ئەی خوێنینەوە پرسیارەکەی حەزەکەی من 1-2 پرسیارە بۆ خوێنمەوە دکتۆرە یان چەند بەڕێزێک پرسیارە ناردووە بێ ئەوە کە لە کۆتاییە کەکدار کۆوەرەگرین ئەنجا کۆتایی بە پرسیارەکانێنین بەس مەجموعی مەسەجی زۆرم لایە ئەگەر ڕێزەش بۆم بنێرێتەوە سپاسیەکەم بە مەسەج پرسیارێکمان بۆ هاتووە ئەڵێ چۆری جگەر و چۆری کەمەر چۆن کەمکەمەوە جاو پرسیارە ڕێک سیمینارەکەمی لەسەرەوە بوو دوای سێری ڤیددیۆکە بکاتەوە ئێمە ڤیددیۆکە دانین لە
باسمان کرد چکە هەموو دابەزانی کێشێک ئیسیفادەی لێ ئەکا بۆ کەمکردنەوەی چەوری هەم ناوەرگ و هەم چەوری کەمەریش یعنی هەموو پلانێک کە لەسەری بڕۆ تەکید بە ئیسیفادەی لێ ئەکا ئیتر وەکو وتمان بەپێی شێوازی ژیانی کەسەکە ئەگۆڕێ بەپێی پێکهاتی جسمەکە ئەگۆڕێ بەپێی شتەکان یعنی قەرار بە بەس مهمەوەی ئیرادەی هەبێت و بەردەوام بێ لەسەر شتێک تأكيد باستفادة لك أجر سيري كاتوش كأين زور قولا جوابك. يك برسالة شمان باتو على شون يوريك أسيدم دافزينم. سيريكا يوريك أسيد دي سانو أيش فاكتور من هي علاقة هي مثلا توزي بجيناتي كسكو هني كسي هاد يوريك أسيدي برزا. أول لواني لهندي حالتا كسيريكي خواردنا كشي باشا لواني بريسكا علاج بكار بيني بس بشكلكي عام بلين أو إما مشكلة يوريك أسيد مانشيا مشكلة ماديكي بيورينا يوريك أسيد برزكاتو بيورينا كلا خواردنا كانا هيا عادة بيورين لتش خواردنا كزور برزة لخواردنا كاني جگەر و گورچیلە أو ناوسکی حیوانات وشتیوا هەیە لەگەڵا لە ماسیە چەورەکانە ئەم پیورینە زۆر بەرزەکە ئەبێتە هۆی بەرزبوونی یوریک ئەسید لە چی ترا مامناوەندە ئەم یوریک ئەسیدە یعنی کێکە یوریک ئەسیدی بەرز بوو محاولەکە جگەر و گورچیلە ئەم شتانە نەخوات بۆ مودەیەک تا یوریک ئەسیدەکەی دائەبەزێ محاولەکە جەماعەتی خواردنی تریش هەیە کەمی کاتەوە یعنی ڕێژەکەی کەم کاتەوە وەکو گۆشتی مریشک گۆشتی سوور پاقلەمەنیەکان قارچێک سپێناخ قەرنابیت ئەمانەش دیسانەوە بەڕێژەیەک پیورینیان تایە دانوێڵە تەواوەکان مەسەلەن جۆ مەسەلەن شۆفان ئەمانەش ڕێژەیەکی مامناوەند پیورینیان تایە ئەبێ کەسەکە بە عامەتەن ئەو ڕێژانە کەم کاتەوە بەس بۆ نمونە سەوزەواتەکان زیاکە ڤیتامین سی بەعزە بەحسێک هەیە لە سەری یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی یوریک ئەسید لە خوێنە ئەتوانێت وەکو تاوکەری خۆراکی بەکاری بێنی یان ئەتوانێت لە گەڵا سەوزە تۆخەکانەوە بێتگەلە سپێناغەیەکی کە لە شتەکانی بیرم چوو بێڵن ئەوانی ئەگەر زۆر بخورێ ڕەنگە یوریک ئەسیدەکەی بەرز کاتەوە بە شتەکانی تر کە ڤیتامین سیان زۆرە مەسەڵەن مزرەمەنیەکان و نوع شتەکانی تر برۆکلی و ئەمانە ئەتوانێت بەکاری بێنێ لە خواردنەکە یاخود بە تاوکەری خۆراکی ڤیتامین سیەکە بەکار بێنێ دەستەکانی خۆش بێت اینجا جوڵا و لەگەڵ یا هەندێک کەس عفو هۆکاری قەڵەویش هەیە بۆ بەرزبوونەوەی یوریک ئەسید هەندێک کەس سەبەبی بەرزبوونەوەی یوریک ئەسیدەکەی قەڵەویەکەیەتی قەڵەوێکی نامێنێ یوریک ئەسیدەکەشی دابەزێت دەست خۆش دکتۆریان بەڕێزێکە پرسیاری کردوڵێ ئایا چۆری قژ ڕەتی هەیە بە زیایی چۆری قژ و چۆری پێست ڕەتی هەیە بە وزن زۆریەوە بە کێش زۆریەوە زۆر ڕەتێکی وایە نییە چکە ڕاستێکی هەندێک کەسمانەی پێستیان چەورەیان مەسەن قژیان چەورە یعنی ئەوە عیلاقی هەیە بە ڕەگی قژەکەیەوە مەسەلەن کە چەوری ئەو سبەشێت گلاندمان هەیە گلاندی تایبەتیمانەیە لە قژەکانە هین لەوانەیە کێشیشی زیاد نەبێ بەس بۆ نمونە پێستی چەور بێ یان قژی چەور بێ ئەنی زۆر ڕەبتێکی وان نییە چکە گلاندێکی تایبەتیە لە ژێر پێست و لە ژێر قژە هەمانە کە چەورێکە بەڕێزێکە پرسیاری زەنجەفیل سوودی هەیە بۆ کێش دابەزین سەریکە حەزم کرد باسی ئەوەکەین یعنی حەزم کرد بڵێم کە هیچ گیراوەیەکمان نییە بە تەنیا کێش دابەزێنێ هیچ گیراوەیەکمان نییە بەس ئەتۆ بە میکانیزمی جیاواز یارمەتی دەرئەبێ بەڵام ناتوانانی کێش دابەزێنێ بۆ نمونە زەنجەفیل چییە میکانیزمی ئیشکردنەکەی چییە ئەوەیە کە هەوکردن لە لەشە کەمەکاتەوە ئێمە ئەزانین سەبەبێکی ئەوە کە چەوریەخانەکان ها لە بیدایەتی سلایدەکان کە باسم کرد کە چەوریەخانەکان زۆر ئەبێ جەماعەتی مادەی کیمیایی دەرەکە کە هەوکردن لە لەشە زیاکە کاتی تۆ زەنجەفیلەکە ئەەکەیتە ناو خواردنەکەتەوە یاخود لە پلانی ڕۆژانە تا بەکاری ئەهێنی طبعاً بێ بە دۆزی تایبەت بێت عادەتەن ئیتر 4 گرام 5 گرامێ لە ڕۆژەکە چکە هەموو بەکارهێنانی ئەو سپایتانش ئەبێ ئەگەر زۆر بەکار بێنی ڕەنگە تەسیری نەرێنی هەبێ کە بەکاری ئەهێنی ڕەنگە ببێتە هۆیەوەی هەوکردن کەم بێتەوە بۆ نموناگەر احتیباسی ئاو هەبێ کەمتر بێتەوە ئەگەر تۆزێ خەلەلی هۆرمۆنات توشتە هەبێ بەهۆی هەوکردنەکە ڕێکیەکاتەوە بەس بەتەنیا خۆی بۆ منە بچی بە هەوسی خۆت خواردن خۆی شتی خراپ خۆی چاکی زەنجەفیل بکەی بەسەریا بڵێ مە ئیتوێنێتەوە ناشتیوانێ بە هیچ جۆرێک دەستخۆش بەڕێزێک سێ پرسیاری کردووەڵێ نەبوونی زراو ئەبێتە هۆی قەڵەوی و ئایا ئەوەی زراوی نەبێ ئەتوانێکی تۆ بکات طبعا تۆ زراو چییە تۆ زراو دەردراوەکەی کە لە بڵێن جگەر زەرداوی پێ ئەڵێن زراوەکە شوێنی خەزنکردنی ئەو زەرداوەیە کە تۆ خەزنەکەت نەبوو یەکسەر ئەچێتە ناو ڕێخۆڵەکانەوە یعنی بەس میکانیزمەکەی ئەوەیە ئەو خەزنکردنەی نامێنێت بۆیە لەوانەیە ئەگەر ئەو کەسانی کە زراویان نییە کیتۆ بکەن چونێکی ئیزعاجیان توش بێت یعنی ئەوە نییە چکە دەردراوی زراوەکە بە پێویست دەرنایرێ یەکسەر دەرەیدێ
بۆ ناوڕێ خۆڵەکان بەس تۆ ئەگەر مەخزوونە یعنی ئەو شوێنت هەبێت کە خەزنیەکە وردە دەردەیرێ لەبەرەوە ئەتوانن بیکەن بەس ئەوەیە لەوانی ئیزعاجیان کە ستیتۆریا دروستکە ینی پیسایەکی چەور دروستکە هەندێ بەپێی هەندێک توێژینەوە زۆر مەسەن کە خەڵک هەیە ینی بینیویانەکە ئەو کەسانی زراویان دەرهێناوە وردە بەرەو قەڵەوی ڕۆشتون بەس ناتوانین بڵێن هۆکاری سەرەکیە نەخێر ینی ناتوانین ئەگەر تۆ کەسەکە هەر ئاگای لە خۆی بێت و ئەوانە ناتوانین بڵێن لە بەرەوی زراوی دەرهێناوە هەر کەسەکە قەڵەو بێت ینی هەر ئەبێ قەڵەو بێ ناشتیوانی پرسیاری تشمان بۆ تۆڵە عملی بڕین باشترە یان حەڵقی مەعیدە باشترە ڕاستێکی ئەوانە هەرێکە و بەپی پێویستیە یعنی بەپی پێویستی هینەکە ناتوانین بڵێن ئەو باشترە لەو یان چی بەس لە عملیاتی قەستی مەعیدەکەیە یەک شت کە ینی هینی هەبێ ئەو لای کەلی ئەبرن تۆزێک لە زۆربەی کەسە تەسیرە کاتی سەر هۆرمۆنی برسێتیش یعنی بۆی لەو کەسانەیە زووتر تێر ئەبن هۆرمۆنی برسێتیان کەمتر دەرەیرێ بەس وەکو ئەوەی کە بڵێن کامە باشترە ئەوە بەپێی ئەبێ دکتۆری نەشتەرگەریەکە قەرار بە بەپێی حاڵەتی کەسەکە ئەگۆڕێ ناتوانین بڵێن لەمە ئەو باشە لە هەندێک کەسا مەسارە گۆڕینی ئەبێ بکە لە هەندێک کەسا بەس سلیڤ ئەکە بچووکردۆی گەداکە لە هەندێک کەسا یعنی گۆڕینی مەساری گەدەکەش ئەکە ینی لەبەرەوە بەپێی شخصەکەیە ئەوە بێ دکتۆری نەشتەرگەرەکە قەرار با لەسەری کامە بۆ ئەو باشترینە دەستخۆش دکتۆریان یەک بەڕێزیکە وەرەگرین کاکدار کۆمە کۆتا پەیوەندیەکە وەرەگرین فەرموو کاکدار کۆ ئەم کاتتان باش زۆر سپاس دکتۆرە زۆر سپاس کاکاو بیر پرسیارێکم هەبوو دەربارەی خواردن و خواردنەوە لە دوای ئەوەی کە ئەڵێن 6 و 7 ئێوارە هیچ شتێک باش نییە بخورێت تاکو چەندێکە شتە ڕاستەیان ئەگەر باشە یاتیادی ئەگەر باش نییە مەسەن چی بخورێت چی نەخورێت زۆرێک لە دکتۆرە بەڕێزەکان ئەمی تەوستی خەڵکەکان کە لە دوای 6 و 7 ئێوارەوەی تر هیچ نەخورێت ینی ئەڵە بەس بۆ تێ ئاو بخۆیتەوە یان بەس چایەکی تاڵت بخۆیتەوە تاکو چەندێکە شتە ڕاست نییە دکتۆرە وەڵاممان باتەوە سپاسێکن زۆر سپاس کاکدارکۆ بۆ پرسیارەکەت طبعا ئەوەی کە تۆ باسێکی لەواچێ قەزدت پلانی ڕۆژی پچڕەکە بێ کە باسمان کرد ڕۆژی پچڕەکە ئەوەیە کە بۆ نمونە تۆ تەوقیتێ دیاری ئەەکەی بۆ نمونە 6 ساعات 8 ساعات کەسەکە خواردنی تیا ئەخوا ئیتر لە دوای ئەوە وەکو بە ڕۆژوو ئەبێ بەس ئاوە خواتەوە چا ئەخواتەوە قاوە ئەخواتەوە بەبێ شەکر و شیر و ئەم شتانە ئەمە طبعا ئەو پلانە باسیشمان کرد ئیستیفادەکانی تۆ هەر ئەگەر جسمی خۆمان وەکو مەکینەیەک بێنیتە بەرچاوە تۆ تا چەند وردە هەر بەپێی داتاکانیش کە باسم کرد لە داتاکانی ئەمریکا ئەوانەوە ئەڵێ سەبەبی ئەم قەڵەوەی خەڵک ئێستا چیە ئەوەیە خەڵک زۆر زوو شتەخوا ینی بە مستەمری لە بەیانیەوە هەڵە 3 دەمیە جوڵە تا شەو تۆ ئەم زەختەکەم کەیتەوە لەسەر هەم ئەندامی هەرس هەم جگەرە هەم پانکریاسە چکە تۆ حسابی جسمەکە وەکو مەکینەیەک تۆ هەر شتێک ئەخۆی ئەم مەکینەیە وەکو وا دایگیرسێنی ئیتر دیسانەوە هەموو هۆرمۆنات دەسەکەنەوە بە ئیش جوڵەی ڕخۆڵەکان جوڵەی گەدا هەمووی دیسانەوە کاتە ئیش ئەی خۆ کاتێک باشە تۆ ئەگەر ئیسراحەتێ بێ بەم جسمە ینی تۆ هەر ئەم مەکینەیە 24 ساعات ئیشکە هەر خراپی ئەبێت لەبەرەوە بەلای منەوە و بەپێی زۆریش توێژینەوەی بچووکمان هەیە بەڕاستی لەسەر ئەساسی ئەوە حتا توێژینەوەیک من ئەم ئەخیریە سێرم کرد لە پرۆگرامێکی ئینگلیزی بوو لە هین کردبێ یعنی باسی ئەوەیە کرد ئەینەن خواردن ئەینەن کەمیت خواردن بۆ منە کەسێکیان هێناوە هیچیان ناوەتێ لە ڕۆژەکەیە بەس کەمیەتی خواردنیان ناوەتێ جارێکیان لە ڕۆژەکەیە لە کاتی بەیانی و نیۆڕۆکەیە جارێکیان هەر ئەینەن خواردن و ئەینەن کەمیت خواردن لە شەوایاویانەتێ سەیریان کردووە استجوابی جسم بۆ ئەم خواردنە بە شەرتی ئەینەن نەوعیەت و ئەینەن کەمیت بۆ فەرقی هەبووە لە کاتی شەوەکەیە ڕێژەی شەکر بە بەرزی بۆ مودێکی زیاتر ماوەتەوە چوری خوێن بە بەرزی بۆ مودێکی زیاتر ماوەتەوە کەچی لە ڕۆژەکەیە ئەمە کەمتر بۆتەوە یعنی لەبەر ئەوە هەر حتا بەپێی هەندێک لەو توێژینەوانە حتا یعنی استجوابی جسمەکەش بۆ ئەینەن خواردن و ئەینەن بڕ خواردن لە شەو ڕۆژە فەرقی هەیە بۆیە یعنی لە زۆربەی سەرچاوەکانە باشترە ئەگەر یعنی ئەوەنە جسم هیلاک نەکەی ئەوە نشتی نەیتێ یعنی بە مستەمری بەڵام لە حاڵەتێکی تریشە بۆ نمونە ئەگەر بۆ سەحەتی عام و بۆ هین باسیکەین خەستەنە و کەسانی سک ئاڵسانیانەیە سکیان پێچی پیایە دایمە ناڕەحەتن غازاتیان هەیە ئەو کاتە ئەو سیامی متەقەطعی کە خواردنەکەت لە 6 بۆ 8 ساعات کورتەکەیت و زۆر ئیستیفادەی لێ ئەکەن بەس لە حاڵەتی اعتیادی ئەگەر کەسێک خواردنێکی تەندروست بخوا
ئەگەر تەوزیعیشی کا لە ڕۆژەکە و بۆ شەو بەسە بیکا بە سێ وەجبەی باش و تەندروست و شتی خراپی تیانە بێ ئەتوانێت یعنی وەی باوەجبەی ئێوارەکەشی درەنکەوێ یان سوکە ژەمێکی هەبێ لە ئێوارانە یان بۆ نمونە و کەسانی کە ڕاضی ماسوولکە دروستکردن ئەکەن ئەگەر کاتی وەرزشەکان بکەوێتە شەوانەوە لەوانەیە کە پێکێتەوە لە ڕاضە پێویستێتی سوکە ژەمێ بخوا کە پرۆتینی تیاابێ و تۆزێک کاربۆیدرێتی تیاابێت چکە ئەبێت ماسوولکەکانی زۆر هیلاک بوو ئەبێت تەغذیەی ماسوولکەکانی بکە ئەنی ناتوانین بڵێن لە ساسە خراپە بەس ئەچێتە بابێەوەی کە سیامی متەقەتە تا ئێستا پلانێکی زۆر تەندروست بووە و زۆر یارمەتی بەرگری لەش کە بەرز کاتەوە و باشترە یعنی ئەگەر تا چەند بتوانین خواردنەکانمان کەمیت کەم بکەینەوە و حتا تەوقیتەکان و لە کاتی ڕۆژەکە خواردنەکەمان بخۆین ئەگەر یەکێ زۆر حەزی کرد کە لە شەوە شت بخوا باشترە خوباتە ئەو خواردنانەی کە وزەی کەم تایە و لەگەڵ فایبەری زۆر تایە مثلا عادەتەن خواردنە گەڵا سەوزەکان مثلا خەیار ترۆزی کاهوو مثلا برۆکلی و قەرنابیت و ئەمانە کالۆریان وزیان زۆر کەمتیا و ڕیشاڵیشیان زۆرتیا بۆ ئەگەر حەزە کرد بەشتێ ئەتوانی ئەو پێی بەزەڵاتەیە بیخۆیت ئەتوانی مثلا بیکوڵەنی بیخۆی ئەتوانی تۆزێ کاهوو بێنی بیخۆی یعنی ئەو شتانە اختیاری باشە خاصە بۆ کەسانی کە وەزنیان زیایە دەستەکان خۆش بێ دکتۆرەگیان زۆر سپاس بابەتەکان هەموو زۆر بەسوود بوون زۆر خۆم بەڕاستی زۆر سوودمە چکە بەردەوام کێشی کێش زۆریم هەبووە بەڕاستی شتەکان زۆر جوان بوون دەستخۆش زۆر سپاس بۆ بەرەزانش سپاس بۆ هەموو ئەو بەرەزانش کە لەگەڵمان نابوون لە کوردستان لە بەریتانیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سپاس بۆ هەمویان ئەرکیان کێشاوە لەگەڵمانان سپاس بۆ جەنابیشی دکتۆریان دووبارە لە کۆتاییە فەرموو توانین پێشکەشی وەڵا هەر هیوادارم سوودی هەبوو بێ بۆتان هیوادارم جوابی سوالەکانتان وەرگرتی بێتەوە بە مەزبوطی و ئینشەڵا تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان زۆر سپاس بۆ ئێوە دووبارە دەستخۆش